دکتۆر ولیام کامبێڵ وەڵامی دکتۆر دزاکیر نایک دەداتەوە لە پەڕە 61. دکتۆر نایک کۆمەڵێک کێشەی ڕاستەقینەی دروست کرد، بەڵام من هاوڕانیم لەگەڵ وەڵامەکانیان لەبارەی قورئانەوە. لە وەڵامی ئەلعەلەقە و مودغە تا ئێستا بۆچوونم وایە کە ئەوە کێشەیەکی گەورەیە، بەڵام ئەوەی وتی ڕای خۆی بووە و ئەوەی منیش وتم بۆچوونی خۆم بووە و ئێوەش ئازادن چۆن بیر لەو کێشەیە دەکەنەوە. لەبارەی ئەوەوە دووە کە هیچ کەسێکی نەدیوە کە ژەهری خوارد بێت بۆ تاقیکردنەوەی ئیمانەکەی. ئێستا کەسەکە بەردەست نییە تا بیهێنمە ئێرە، چونکە مردووە ئێستا لە لای خوایە. بەڵام ئەو هاوڕێیم هاریریت کلیف کە لە شارێکی باشووری مەغریب دەژیا، کەسێک کە هاری بە هاوڕێی زانیوە بانگهێشتی کردووە بۆ خوانێک، لەگەڵ خێزان و منداڵەکەیشی بانگهێشت کردبوو کە هاری ڕازی دەبێت بچێت بۆ خوانەکە. کەسێک لە دەرگای دەدات و پێی دەڵێت کە خانوخێکە ژەهرت خواردت دەکات لەسەر خوانەکە. دواتر چوون بەدەم بانگێشتەکەوە و هاری ئەم دەقەی خوێندەوە کە دکتۆر زاکیر باسی کردووە و بڕیاریدا بڕوات چاوەڕێی کاتێکی گونجاو بوو بۆ ئەوەی کە کابرا ئاگای لێ نەمێنێ و خواردنەکەی بۆ عەکس کاتەوە. بەڵام مەجالی ئەوەی تیانەبوو بیکات، هەر بۆیە کە دەستی کرد بە خواردن لەو قاپەی ژەهرەکەی تێدا بوو. هاوسەرەکەی نەیتوانی بوو زۆر بخوات و خواردنیان دابوو بە کوڕەکەیان پێش ئەوەی بڕۆن بۆ ماڵەکە. بەڵام هاری لە خواردنەکەی خواردبوو و ئەو شەوە ئازارێکی زۆری هەبوو، تووشی نەزیفیش بوو. سەرباری ئەوە ژیا و 2 ڕۆژ دوای ئەوە سەردانی هەمان ماڵ دەکات. و کاتێک لە دەرگا دەدات و خاوەن ماڵ دەرگا دەکاتەوە، ڕەنجی خاوەن ماڵ دەگۆڕێت و سەری سوڕ دەمێنێت. و هاری سوپاسی ئەکات بۆ ئەم ژەمە خواردنە، بەباشم زانی ئەم نمونەیە باس بکەم. و باسی ئەوەت کرد کە عیسا تەنها بۆ جوولەکەکان نێردراوە، نەک بۆ غەیری جوولەکە. بەڵام لە قورئان خۆیدا باسی مەریەم دەکات، دەڵێت عیسا نیشانەیەکە بۆ مرۆڤایەتی و بەڵگەی بەزەیە لە ئێمەوە. لە مزگەنی مەتا دەقینۆ ژنێک هات و پێیەکانی عیسای چەور کرد. عیسا وتی لە هەر کاتێکدا ئەم مزگەنیە بەکارهێنرا لە گشوێنێکی دنیادا ئەوەی ئەم ژنە کردی باس دەکرێت. و لە مەتا ژمارە 20 دەقی 18 کە عیسا بەرز دەبێتەوە بۆ ئاسمان، دەڵێت بڕۆن و ئەو مزگەنیە با دنیادا بڵاو بکەنەوە. ئەمە دژیەک نییە لەگەڵ ئەوەی عیسا وتوویەتی با شوێن کەوتوانی کە بەتەنها بۆ لای جوولەکە بچن، چونکە جوولەکەکان دەرفەتێکی تایبەتیان پێدرا بوو. چیرۆکێک هەیە لە ئینجیلدا، لە مێژوودا لە چیرۆکەکەدا عیسا دێتە لای درەختێکی هەنجیرەوە و درەختەکە بیبەر بوو. بۆ ماوەی 3 ساڵ کەسێک بە عیسا دەڵێت ئایا ئەم درەختە زڕە ببڕمەوە؟ عیسا لە وەڵامدا دەڵێت نەخێر، وازی لێ بهێنە بۆ ساڵێکی تر تا بەرهەم دەگرێت. ئەمانە هەمووی چیرۆکن لەبارەی ئیسرائیلەوە و عیسا 3 ساڵ ئامۆژگاری ئەوانی کرد و نیو ساڵی تری چووە سەر ئامۆژگاریەکانی. بەڵام کورتا ڕووداوی تری هەیە کە تێیدا جوولەکەکانی ئاگادار کردوتەوە کە پیرۆزیەکان لە جوولەکە دەسەنرێتەوە و دەدرێت با غەیری جوولەکەکان. دکتۆر نایک باسی ماوەی ڕۆژی کرد، هەروەها لە ئینجیل ئەتوانی ماوەی ڕۆژ بۆ ماوەیەکی دوور و درێژ بەکار بهێنرێت و مەرج نییە 24 کاتژمێری بێت، هەروەک چۆن دکتۆر مۆریس بۆکای لە کتێبەکەیدا باسی کردووە و منیش باوەڕم وایە ماوەیەکی درێژە، نەک ڕۆژی 24 کاتژمێری. و کۆمەڵێک کێشە و گرفت هەیە کە باسی کرد دکتۆر نایک و ئینکاری ناکەم، هەروەها وەڵامیشم پێ نییە بۆیان. دکتۆر زاکیر لەبارەی 2 جۆر ئاو دووە، ئاوی شیرین و ئاوی سوێر، کە هاوڕانیم لەگەڵ ڕوونکردنەوەکەیدا قورئان دەڵێت خوددا 2 ئاوی جولاوی ئازاد کردووە کە یەک دەگرن و لە نێوانیاندا بربەستێکەیە کە تێکەڵ نابن و بەکام لە ناز و نیعمەتەکانی خوددا ئینکاری دەکەن. وشەکەی بەکارهێنراوە لێرەدا ڕێگری ئەکات، واتاکەی بربەستە و هەمان زانیاری دراو لە سوڕەتی ئەلفورقان ئاەتی 53 دەڵێت هەر خوددایە کە 2 ئاوی دەریای ئازاد کردووە، یەکێکیان شیرین و سازگارە، ئەوی تر تفت و سوێرە و لە نێوانیاندا بربەستێکی دروست کردووە کە ناهێڵێت تێکەڵ ببن. وشەی حاجز مەبەستی بربەستێکی تووندا کە هیچ تێپەڕ نەبێت کە 2 ئاماژەیە بۆ 2 وشە لە هەمان ڕێک. ئەمە لە زمانی عەرەبیدا بەکاردێت بۆ جەختکردنەوە لەسەر ئەو بابەتەی قسەی لەسەر دەکرێت.
وشەی حجز مەبەستی هەموو مانە قورسەکانە و بربەستێکی توند یان دیوارێکی سەخت و وشەی ئەلموعجز کە بۆ ناوی بکەر بەکاردێت هەمان مانای هەیە وەک ئەوەی پێشخۆی کەواتە گەر کەسێک وەرجێڕانێکی وشەیەکی بۆ ئەنجام بدات دەڵێت هەر خودایە کە بربەستێکی دروست کردووە کە قەپاتکەر و قەدەغەکەری ئاوە بۆ ئەو دیوخۆی دکتۆر مۆریس بۆکای ئەمە بە کورتی باز دەکات و ئەڵێت لە کۆتاییە ئاوەکە هەر تێکەڵ بە یەک دەبن کەسێکی زانا کە هاوڕێمە ڕەخنەیەکی هەبوو لەم ئاەتە ئاوی ڕووبارەکە شوێنی دەگۆڕێت لە ئاوی دەریاکە بەڵام هیچ بربەستێک بوونی نییە بە پێی زانستی تەرمودینامیکی گەرمی تێکەڵاوبوونی ئەو دوو ئاوە پرۆسەیەکی هەڕەمەچی و خێرایە تاکە بربەست لە تێکەڵبوونەکەدا جوولەیە چونکە کاتێکی زۆری ئەوێت تا ئەو دوو ئاوە تێکەڵ بە یەک دەبن نمونەیەکم لە ژیانی خۆم هەیە لەسەری کە هاوڕێیەکم هەبوو لە تونس کە پیشەی ڕاوکردنی ئەختەد بوو جارێکیان گەشتم کرد بۆ لای لە بەلەمەکەیەوە بازمدایە ئاوەکەوە و کاتێک مەلەم ئەکرد کاتێک دەرەبەگێکی بچوو کاتە سەرڕێم کە سەرەوەی ئاوەکە سارد بوو و ژێرەوەی ئاوەکە گەرم بوو بیرم کردەوە ئەمە چۆن ئەبێت سەرەوە سارد و ژێرەوە گەرم دواتر بۆم دەرکەوت کە ئاوە ساردەکە لە سەرەوەیە و ئاوە سوێرەکە لە ژێرەوەیە و ئاوە سوێرەکە گەرمە لەبەر ئەوە ئاوە سوێرەکە ژێر ئاوەکە دەکەوێت و ئاوە ساردەکە دەکەوێتە چینی سەرەوە بەڵام هیچ بربەستێکیان لە نێواندا نییە دکتۆر نایک باسی قسەکردنی کرد بە زمانی بیانیەکان و بەدڵنیاییەوە ناتوانم وەڵامی پرسیارەکە بەمەوە بە زمانی هیندی لە ئەمریکا کە هیچ جیاوازی ناکات بۆم بەس نایانزانم بەڵام ئەو دەقانەی کە باسی کرد لە ئینجیل کە شوێنکەوتوەکانی عیسا زمانیان وەک موعجیزەیەک وەرگرتووە و ئەو زمانانەی کە قسەیان پێکردووە زمانە سەرەکیەکان بووە زمانێکیان نەزانیوە کە کەس نەیزانێت جا ئەگەر کەسێک لە ئیسپانیاوە هاتبێت شوێنکەوتوەکانی عیسا بە ئیسپانی لەگەڵی دواون و ئەگەر کەسێک لە تورکیاوە بهاتایە بۆلایەن ئەوە شوێنکەوتەیەکی تری عیسا بە زمانی تورکی ئەو کاتە لەگەڵی ئەدوان ئێستا شتێکم ئامادە کرد ئەوە باسکەم کە بابەتی شایەتەکانە لە سەفر ئەتەنبیەدا خدا چۆنیەتی ناسینەوەی پێغەمبەری ڕاستەقینە ناسینەوەی بە موسا و پێشبینیەکانی هاتنەدی بۆ نمونە ئیلیا کە بە ئیلیاس ناوی هاتووە لە قورئانە چووە لای پاشا و پێیوت باران نابارێت تا من پێت ئەڵێم 6 مانگ تێپەڕی و باران نەباری و بووە ساڵێک هەر نەباری جارێکیان لە تونس با درێژایی ساڵ باران نەبووە و وەلای ئیلیاس بوو بە 2 ساڵ دواتر 3 ساڵ بەڵام باران هەر نەباری و بوو بە 3 ساڵ و نیو دواتر پێغەمبەر ئیلیاس چوو بۆ لای پاشا و پێیوت چێبڕچێک ئەکەین و چێبڕچێیان کرد و پاشا بەرامبەر ئیلیاس دۆڕا و لە قورئانیشا دەڵێت کە ئیلیاس سەرکەوتنێکی گەورەی بەدەستهێنا دواتر ئیلیاس کەوتە سەر ئەژنە و پاڕایەوە تا باران ببارێت لە دوای نوێژەکەی باران دای کرد ئیلیاس یەکەم شاید بوو کاوتی باران نابارێت واکە خدا بارانەکەی باران خدا دووەم شاید بوو نمونەیەکی تر پێغەمبەر ئیشیا کە 750 ساڵ پێش میلاد پێشبینی ئەوەی کردووە کە جوولەکە دەردەکرێن دواتر لالایەن سەرکردەیەکەوە بە ناوی سایریس ئەوە دەجێڕدێنەوە بۆ ناوچەکانیان لە 250 ساڵ دوای ئەو پێشبینەی سایریسی سەرکردەی بتپەرستی فارس جوولەکەکانی گەڕاندەوە بۆ ئیسرائیل یان فەڵەستین و ئێستا سایریس سالیندەر هەیە لە لەندەن کە باسی دەکرێت جا ئێستا پرسیار دەکەین ئایا عیسا پێشبینی کردووە ئایا عیسا معجیزەی هەبووە ئایا پێشبینی بەدیهێناوە و ئێستا خوێندنەوەیەکی ژمێریانە دەکەین بۆ پێشبینیەکان کە پێی دەوترێت توێری ئەگەری و هەڵسەنگاندن دەکەین بۆ ئەگەرەکان کە ئایا ڕێی تێدەچێت با ڕێکەوت ڕوویاندا بێت یان نا بۆ نمونە وای دا ئەنەین دکتۆر نایک 10 تیشێرتی هەیە و ئەزانم کە یەکێک لە تیشێرتەکان سوورە و لە پێشبینیەکەدا ئەڵێم سبەی تیشێرتێکی سوور لەبەر ئەکات و ڕۆژانی دواتر دێت و تیشێرتە سوورەکەی لەبەردایە لە ئەنجامی ئەوەی کە ڕاست بووە ئەڵێم من پێغەمبەرم بەڵام هاوڕێکانم نانا ئەوە بەڕێکەوت ڕوویدا باوای دابنین کە دکتۆر ساموئێل نەعمان 2 جووت پێڵاو و جووتێک نەعلی هەیە
ومن پێشبینی ئەکەم بۆ ڕۆژی دواتر کە دکتۆر زاکیر کام تیشێرتە لەبەرکات و دکتۆر ساموئێڵ جووتێک نەعل لە پێ ئەکات. دکتۆر سەبیل ئەحمەدیش 5 کڵاوی هەیە، بۆ ئەویش ئەڵێم سەرپێچیەکەیان لەسەر دەکات. باشە ئەگەری چەندە هەمووی ئەگەر قسەکانم ڕاست بن ئەنجامەکە دەردەچێت بە لێکدانی ئەگەرەکان کە 1 لەسەر 10 و 1 لەسەر 3 و 1 لەسەر 5 و ئەنجامەکەی دەگاتە 1 لەسەر 150ەوە. ئەوە ئەگەری پێشبینیەکەم ڕاست بێت بە چانس. بەڵام پشکنین بۆ 10 پێشبینی کتێبی پیرۆز ئەکەین. یەکەم پێشبینی جێرمایە لە 600 ساڵ پێش میلاد بووە کە مەسیح ئەبێت لەنەوەی داود بێت. خوددا ئەڵێت ڕۆژانێکی یەت کە لەنەوەکانی داود کەسێک دێتە دنیاوە کە پاشایەکی دانایە و ئەو کردداری دادپەروەرانە و چاکە دەکات. پێی ئەوترێت یاهۆیی چاکە خوازمان. و بەدیهاتنی ئەم پێشبینیە لە 6 مانگی سکپڕی مەریەمدا بوو کە کاتێک جبرائیل لەلایەن خودداوە هاتوو بە مەریەمی وت ئارام بگرە تۆ کوڕێکت ئەبێت کوڕەکەت ناوی عیسا ئەبێت و کەسێکی مەزنی لێ دەردەچێت و پێی دەوترێت کوڕی خودداوە. خوددا عەرشەکەی داودی باوکی پێدەدات و مەملەتەکەی بۆ هەتا هەتایە ئەمێنێتەوە. فریشتەکە دیسان بە مەریەمی وت ڕۆحی پیرۆز دێت بۆ لات و هێزی خودای مەزن دەتپارێزێت. هەر بۆیە کە ئەو منداڵی کە لەدایک دەبێت پێی دەوترێت پیرۆز کراوە. کە پێغەمبەر داود لە سەرەتای ژیانیا تەنها لە خێزانێکی بچووک بوو، بەڵام دوای ئەوەی بوو بە پادشا خانەوادەکەی ناوبانجیان دەرکرد و هەموو کەسێک گەر 5ەم ئامۆزایشی بوو بێت لەبیر نەکراوە. هەر بۆیە کە منیش ئەگەری ئەوە دادەنێم کە 1 لە 200 کەسی جوولەکە ڕەچەڵەکی دەگەڕێتەوە سەر داود. دووەم پێشبینی فەرمانڕەوە هەمیشەیەکەی کە لە بەیت لەحم لەدایک دەبێت مایکا لە 750 پێش میلاد دەڵێت بەڵام تۆ ئەی بەیت لەحم ئیفرۆتا زۆر بچووکن بۆ ئەوەی لە نێوان خێڵەکانی جودایا ببن. لە تۆوە دێتە پێشەوە بۆ من ئەو کەسەی کە دەبێتە فەرمانڕەوای ئیسرائیل کە ڕەچەڵەکی زۆر کۆنە و لەو ڕۆژە کۆنەکانەوەیە. ئەم پێشبینیە هاتەبوون هەرچەندە یوسف و مەریەم لە ناسیرە ژیابوون، بەڵام بەهۆی فەرمانێکی فەرمانڕەوە سیزار ئۆکەستسەوە کۆچیان کرد بۆ بەیت لەحم. و لە بەدیهاتنی پێشبینیەکەدا دەڵێت یوسفیش لە گاڵی شاری ناسرەوە چوو بۆ جودا بۆ شارەکەی داود کە پێشی دەوترێت بەیت لەحم، چونکە لە نیشتیمانێکدا بووە کە پڕ بەڕەچەڵەکی داود بووە و هەر لەو شوێنە مەریەم یەکەم منداڵی بوو. باشە ئەگەری چەندە کە لە بەیت لەحم لە دایک بێت نزیکەی 2 بلیۆن کەس هەیە لە دنیادا لە سەردەمی مایگاوە تا ئێستا لە دایک بوون. 7,000 کەس لە بێتلهەم ژیاوە، واتە ئەگەری ئەوەیە کە 1 کەس لە 280,000 کەس پێشبینی سێم. ئەوە پێغەمبەرێک ئامادە دەبێت بۆ مەسیح. ئەم پێشبینیە لەلایەن ماڵەقاوە کراوە نزیکەی 400 ساڵ پێش لەدایکبوونی عیسا دەڵێت ببینە پەیامەکەم ئەنێرم بۆ ئەوەی پێش خۆم ئامادەکاری بکرێت و ئەو گەورەیەی کە بەدوویە وێڵی لە ناکاو دێت بۆ پەرزگاکە و دەڵێت و ئەو پەیامبەرەی کە چاوەڕێی دەکات و دڵخۆشە بەو هەواڵە دەڵێت سەیرکەن ئەو هات گەورەی خانەخوێکانە. و بەدیهاتنی ئەم پێشبینیە ئەو کاتەیە کە یوحەنای لە ئاو هەڵکێشا و تا یەحیای کوڕی زەکەریا. عیسای بینی بەرەو ڕووی هات و دەڵێت ئەوە ڕووناچی خودایە کە هەموو گوناهەکانی مرۆڤ دەبات. یەحیا دەڵێت ئەمە ئەو کەسە بوو کە من وتم کەسێک دێت کە لە من پلەی لە پێش منەوەیە، چونکە ئەو لە پێش منەوە هەبووە و قورئانیش هەمان شتمان پێ دەڵێت لە سوورەتی ئالی عیمران لە ئاەتی 39 بۆ 45 دەڵێت یەحیا دێت کە بەڕاستدانەری وتەی خودایە کە پێی دەوترێت مەسیحی کوڕی مەریەم. باشە چەند پێشەوە و فەرمانڕەوا لە پێشەوە ئامادەکاری بۆ کراوە. زۆرە، بەڵام من ئەگەری 1 کەس دائەنێم لە 1000. چوارەم پێشبینی کە مەسیح کۆمەڵێک نیشانە و موعجیزە ئەنجام دەدات لە ئیشیا بەشی 7 دەقی 50 دەڵێت بەو کەسانە بڵێ کە دڵیان ترسی تایە مەترسن و ئارام بن، خوددا دێت ڕزگارتان دەکات وەکە خوددا دێت چاوی نابیناکان دەگێڕێتەوە و گوێی کەڕەکان دەبیستەوە و شەلەکان وەک ئاسک ڕادەکەن و ئەوانەی لاڵن هاوار ئەکەن لە خۆشیە. مزگێنی دەڵێت عیسا بێشمار موعجیزەی هەبووە و قورئانیش بە هەمان شێوە و ئینجیل باسی 4 پەیامبەر دەکات کە موعجیزەیان هەبووە کە عیسا و
ئیلیاس و موسا و ئیلیشیا. تەنها عیسا توانیویەتی هەر چوار موعجیزەکە بکات کە لە پێشبینیەکەیە باس کراوە و هەندێک جار شیفای هەموو ئەوانەی داوە کە هاتوونەتە لای ئەو. ئەمانە لە کاتێکدا زۆر موسڵمان باوەڕی وایە کە 124,000 پەیامبەر هەبووە ئەو ژمارەیە بەکاردێن و دەڵێن عیسا ئەو تاکە کەسە دیاریکراوەیە کە بووە کە لە 124,000ەکە پێنجەم پێشبینی سەرباری ئەم پێشبینیانە براکانی دژی ئەوەسنەوە و لە سرودەکانی داود کە 1000 ساڵ پێش عیسا بووە دەڵێت بووم بە کەسێکی نامۆ لە بەرامبەر براکانم و کوڕەکانی دایکم. و بەدیهاتنی ئەم پێشبینیە لە مزجێنی یوحەنادایە براکەی پێیوت ئێرە جێبهێڵە و بڕۆ بۆ جودیا چونکە تەنانەت براکانیشی باوەڕیان پێنەکرد. پرسیارەکەمان ئەوەیە ئەگەری چەندە یەکێک بێت لە چەند پاشا کە خانەوادەکەی دژی وەستاونەتەوە. ژمارەیەکی زۆر لە پاشاکان لالایەن خانەوادەکەیانەوە لە سەرتەختی پاشایەتی هێنراونەتە خوارێ لەبەر ئەوە ئەگەری 1 لە 1000 دادەنین. ژمارەیەکی زۆر لە پادشاکان لەلایەن خانەوادەکانیانەوە لە سەرتەختی پاشایەتی هێنراونەتە خوارێ لەبەر ئەوە ئەگەری 1 لە 1000 دادەنین. شەشەم پێشبینی لەلایەن زەکەریاوە وتراوە لە 512 ساڵ پێش لەدایکبوونی عیسا دەڵێت ئەی کچی زایۆن شادومان بە هاواری خۆشی بکە، ئەی کچی ئیسرائیل سەیر کە پاشاکەت دێت بۆلات ئەو دادپەروەرە و ڕزگاربوون بەدەست ئەوە و گوێدرێژێک لێ دەخورێت بە دیهاتنی ئەم پێشبینیە بۆ ڕۆژانی دواتر لە ئاپۆڕایەکی خەڵکی بالقی دارخورماوە بۆ بینینی هاتن و هاواریان دەکرد هۆسانە پیرۆز بێت ئەو کەسەی بەناوی خوداوە هاتووە پیرۆزە پاشای ئیسرائیل. عیسا گوێدرێژێکی دۆزیەوە دانیشت لەسەری زۆر ڕوونە کە عیسا گوێدرێژێکی هەڵبژار لەسەری دانیشت و ئەوە هیچ موعجیزە نییە و هیچ جیاوازیش نییە. بەڵام ئەو جەماوەرەی لەوێ بوون گرنگە کاستایشیان دەکرد بەوەی کە بەناوی خوداوە هاتووە. چەند سەرۆکی ئیسرائیل هەیە کە بە گوێدرێژ هاتوچۆ بکەن، هەرچەندە لە ئێستایە بە مارسیدس هاتوچۆ ئەکەن و بۆ ئەمەش ئەگەری 1 لە 100 دادەنێم. و حەوتەم عیسا پێشبینی ڕووخاندنی پەرستگایەک دەکات لە مەرقا. 13 ئەم جارە عیسا خۆی پێشبینی دەکات لە نزیکەی ساڵی 30 میلادی کاتێکە لە پەرستگاکە عیسا دێتە دەرەوە یەکێک لە شاگردەکانی پێی دەڵێ مامۆستا سەیری ئەم دیوارە جوانە و ئەم بینا سەرنج ڕاکێشانە بکە. عیسا پێیوت ئەم بینا مەزنە ئەبینی نابێت 1 خشتی لەسەر 1 بمێنێت ئیلا هەمووی بەسەر 1دا دەڕوخێت و بەدیهاتنی پێشبینیەکەی نزیکەی 40 ساڵ دوای ئەو قسەیە ڕوویدا لە 7 میلادیدا کە لە دوای ئابلوقەیەکی ماوە درێژ سەرکردەی ڕۆمانی تایتس ئیسرائیلی داگیر کرد. تایتس ویستی پەرستگاکە بهێڵێتەوە، بەڵام جوولەکەکان ئاگریان تێبەردا لەبارەی یاخیبوونی جوولەکەکان و تێکشکانیان شتێکی ئاساییە، هەر بۆیە ئەگەری 1 لە 5 دادەنێم. 8ەم پێشبینی ئەوەیە کە عیسا لە خاج دەدرێت لە سرودەکاندا و داود نووسیویەتی لە 1000 ساڵ پێش عیسا کۆمەڵێک خەڵکی دڕندا با شێوەیەکی بازنەیی دەوریان داوم و دەست و قاچیان کون کردوم هەرچەندە داود با لە خازدان نەمرد بەڵکو لە جێگایە مرد، دەست و قاچی کون نەکرابوون. بەدیهاتنی ئەم پێشبینیە لە مزگێنی لۆقادایە دەڵێت کاتێک هاتن بۆ شوێنێک پێی دەوترێت سکەڵ کە لەسەر منیان لەوێ لە خاجدا لەگەڵ تاوانبارەکاندا، یەکێک لای ڕاست و یەکی دی لای چەپ. پرسیارەکەمان ئەوەیە کە چەند کەس لە خاج دراون، بۆ ئەمەش ئەگەری 1 لە 10,000 دادەنین. پێشبینی کردنی نۆیەم ئەوان پۆشاکەکانی داود دابەش دەکەن و قورعە دەکەن بۆ وەرگرتنی ڕۆبەکانی یوحەنا. بەدیهاتنی ئەم پێشبینیەی داوتمان بۆ باز دەکات لە بەشی 19دا کاتێک سەربازەکان عیسایان لە خازدا جلەکانیان برد دابەشیان کرد بەسەر 4 بەشدا، هەر سەربازە و پارچەیەک جل بەبێ دابەشکردنی جلەکانی ژێرەوەی 1 پارچە بوو لە خوری دروستکراو بوو لە خوارەوە تا سەرەوە. سەربازەکان وتیان بانەی دۆڕینین بەڵکو یانسیب قورعەی بۆ بکەین بزانین بۆچێ دەردەچێت. باشە ئەگەری چەندە کە لە تاوانبارانە کەسێکیان جلکی خوریەک پارچەی لەبەردا بێت، لای خۆتانەوە ئەتوانن بڕیار بدەن، بەڵام من ئەگەری 1 لە 100 دادەنێم. پێشبینی دەیەم هەرچەندە بێتاوانە لەگەڵ خراپەکاردا مامەڵەی لەگەڵدا دەکرێت و لەگەڵ دەوڵەمەنددا دەمرێت،
ئیشیا 750 ساڵ پێش عیسا پێشبینی کردووە دەڵێت ئەو تۆمار کراوە بۆ گۆڕ لەگەڵ خراپەدا و دەوڵەمەند لە ساتی مردنە هەرچەندە هیچ توند و تیژ نەبووە و هیچ خەڵەتانێک لە قسەکانیان نەبووە و ئەو لەگەڵ گوناهکارانە ناوی تۆمار کرابوو مزگەینی مەتا بەدیهاتنی پێشبینیەکە باز دەکات دوو دزیان لەگەڵ عیسا لە خاجدا و کاتێک ئێوارە نزیک دەبوویەوە کەسێکی دەوڵەمەند هات لە ئارامسیە و ناوی یوسف بوو کە شوێنکەوتەی عیسا بوو چوو بۆ پیلات بۆ داواکردنی لاشەکەی عیسا دواتر بەرگێکی پاچی لە عیسا پێچاو و لەناو ئەو قەبرە حازرکراوەی خۆیدا ناشتی ئەپرسم ئایا چەند تاوانباری سزادراو هەیە کە لە ڕاستیدا بێتاوان بوون ئەڵێم لە 10 کەس ئەی چەند تاوانباری بێتاوان لەگەڵ دەوڵەمەندا نێژراون ئەگەری ئەوەش 1 لە 100 تاوانبار کە ئەگەری گشتی 1 لە 1000 لە کۆتاییە کە پێشبوونی زیندووبوونەوەی عیسایە لە دوای مردنی لە ئیشیادا دەڵێت ئەو بێبەش دەبێت لە زەوی ژیان واتە دەمرێت و هەرچەندە خودا ژیانی وەک قوربانیە بەڵام نەوەکانی داهاتووی دەبینێت و ماوەی ژیانی درێژ دەبێتەوە واتە لێرەیە پێشبینی ئەوە دەکات کە ئەو زیندوو دەبێتەوە مزگەنی لۆقا پێمان دەڵێت کە عیسا لە ناوماندا زیندوو بوویەوە و ڕاوەستا بوو پێیوتین ئاشتی لەگەڵتاندا بێت دواتر پۆلس کورتەیەکمان پێدەدات لە کۆرنسۆسی یەکەمدا بەشی 15 دەڵێت عیسا دەرکەوت بۆ پەترۆس دواتر بۆ 12 شوێنکەوتەکەی دواتر بۆ زیاتر لە 500 کەس لە براکانی لە هەمان کاتدا کە زۆربەیان ئێستا لە ژیاندان دواتر بۆ یاقوبی نیوە برای عیسا دواتر بۆ هەموو پەیامبەرە شوێنکەوتوەکانی وابزانم ئەوە شتێکی زۆر گرنگ نییە ئێستا سەیری ژمارە کەرەکەی دەکەین 1 پیاو لەناو هەموو پیاوەکانی دنیادا هەموو دەپێشبینیەکە بەجێ دەهێنێت ئەم پرسیارە دەتوانین وەڵام بدەینەوە بە لێکدانی هەموو ئەگەرەکان کاتێکی وەهام نییە کە هەموو لێکدانەکان بکەم لێرە بەڵام وەڵامەکەی دەکاتە ئەگەرەکەی بریتیە لە لێکدانی ئەو ژمارانە واتە 1 لە 1 بلیار ئەگەری هەیە پێشبینیەکە سوتفە بوو بێت باشترین زانیاری سەرچاوەی دەستکەوتووە لەبارەی ڕێژەی پیاوان ژیابن دەکاتە 88 بلیۆن پیاو واتە ئەنجامی ڕێژەکە دەگاتە 1 کەڕەتی دەتوانی 11 بەدابەشکردنی ئەم دوو ژمارەیە ئەزانین کە هەر کەسێک ئەم دە پێشبینیەی تیا کۆب بێتەوە بە سوتفە یەکسانە بە ئەگەری 1 لە 10 بلیار واتە 17 سفر با نمونەکە بگۆڕین بۆ نمونە ئەگەر ویلایەتی تکساس دەپۆشیت بە دیناری ئاسن کە بۆ مەترێک داپۆشرابێت لەو جۆرە دینارە و یەکێک لەو دینارانە دیاری کرابێت پێت بڵێم بۆم بدۆزەرەوە بە سوتفا ئەوە ئەگەرەکەیە کە بۆ دەربچێت بە شێوەیەکی تر بۆ دەرناچێت و سوتفە نییە واتە ئەستەمە ڕووبدات ئەو ڕێکەوتە زۆر زیاتر هەن لە کتێبی پیرۆزدا و ئەم پێشبینیانە ئاماژەن بۆ ئەوەی کە داود و ئیشیا لە یەکەم شایەتەکان بوون و خوددا ئەو پێشبینیانەی بەدیهێناوە و دووەم شاهد بووە و خوددا وای کرد کە شوێنکەوتوەکانی عیسا ئەم پێشبینیانە بنووسنەوە ئەمانە هەمووی ئاماژەن کە کتێبی پیرۆز لە ئولوهیم خودداوەیە مزگەنی پێمان دەڵێت عیسا لە لای خودداوە هاتووە و لابڕی تاوان و گوناهەکانی ئێمە سزا درا کە ئەمە هەواڵێکی باشە بەڵام قورئان هەواڵێکی ناخۆشی پێیە لە سوورەتی نەحلدا ئایەتی 61دا دەڵێت ئەگەر خوددا بەپێی کردداری مرۆڤەکان زۆریان سزایان بدات هیچ مەخلوقێک لەسەر زەوی نەدەما کێشەکە ئەوەیە کە قورئان زۆر بەڕوونی دەڵێت تەنانەت ئەو کەسانەی کە زۆر باش بوون تەنها ئەگەریان هەیە کە لەیان خۆش بێت خوددا وەک لە سوورەتی ئەلقەسەسدا دەڵێت بەڵام بۆ ئەو کەسانەی کە تەوبە دەکەن و ئیمان دەهێن و چاکە دەکەن لەوانەیە کەسێک بێت لە سەرکەوتوەکان لە سوورەتی ئەتەحریمدا دەڵێت ئەی ئەوانەی باوەڕتان هێناوە تەوبە بکەن تەوبەیەکی ڕاستگۆیانە لەوانەیە خوددا لە گوناهەکانتان خۆش بێت لە سوورەتی ئەتەوبەدا دەڵێت ئەوانەی کە خوددا بەتەنها دەپەرستن کە باوەڕیان بە خوددا هەیە و ڕۆژی دوایی و پەرستنەکانیان بێکەم و کوڕی ئەنجام دەدەن و زەکات دەدەن و تەنها ترسیان لە خوددایە لەوانەیە لە ئەو کەسانە بن کە لەسەر ڕێگای ڕاستن کۆتاییەکەی زۆر تەنیایە ئەگەر کەسێک باوەڕ نەهێنێت بە دڵنیاییەوە ئەچێتە دۆزەخەوە ئەگەر باوەڕیش بهێنێت لە ڕۆژی دواییدا لەبەردەم ئەڵڵادا بەبێ پاڕانەوەی کەس بۆی و بە تەنها و تەنها لە توانایدایە کە هیوا خواز بێت ڕەنگە و لەوانەیە لەو کەسانە بێت کە ڕزگاریان دەبێت
و ئەمە هەواڵێکی زۆر ناخۆشە. لە قاموسدا مانای وشەی عەسا بە مانای ڕەنگە و لەوانەیە و احتیمالە دێت. لە قاموسی کوردیدا بە مانای عەسا وەردەگیرێت بە وشەی لەوانەیە ئەمە لەوانەیە ڕاست بێت. بەڵام زۆر دڕەقانەیە لەلایەکی ترەوە کتێبی مزگێنی هەواڵی خۆشی پێکە عیسا دەڵێت من نهاتم تا خزمەت بکرێم بەڵکو خزمەت کەم. ژیانم وەک قوربانی ببەخشم بۆ زۆربەتان. قسەیەکی تر لە پۆلیسی پەیامبەری عیساوە دەڵێت ئەگەر دان بەوەدا بنیت کە عیسا خودایە و لە دڵەوە باوەڕ بەوە بکەیت کە خودای مەزن زیندوی کردوتەوە ئەوە تۆ ڕزگارت دەبێت و ئەمە هەواڵێکی خۆشە. ئێمە ئەم پێشبینیە بەدیهاتوانەتان خوێندەوە لەگەڵما وەک بەڵگا کە 500 کەس عیسایان بینیوە کە لە مردن زیندوو بۆتەوە و بەڵگەی شوێنەواری زۆر هەیە کە ڕاستی ئینجیل دەسەلمێنن. داواتان لێ دەکەم کە کۆپیەک لە کتێبی پیرۆز بکڕن و بیخوێننەوە کۆمەڵێک هەواڵی خۆش دەبیستن بۆ ڕۆحتان. خودای مەزن پیرۆزتان بکات وە سوپاس. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. دکتۆر زاکیر نایک وەڵامی دکتۆر ولیام کامبڵ دەداتەوە لە پەڕا 73. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم أفلا يتدبرون القرآن ولو كان من عند غير الله لوجدوا فيه اختلافا كثيرا رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. زۆر بەڕێز دکتۆر کامبڵ و خوشکان و برایانی بەڕێزم ئەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه. دکتۆر کامبڵ تەنها دوو لەو 22 کێشەیەی کرد کە باسم کرد. یەکەمیان ئەوە بوو ئەو ڕۆژی دروستبوونی ئاسمان و زەوی مەبەست پێی ماوەیەکی درێژە من خۆم وەڵامەکەم پێدای ئەو کاتە وتم ئەگەر مەبەستت لە ڕۆژ وەک قورئان بێت کە ماوەیەکی درێژە ئەوە تۆ تەنها دوو کێشەت چارەسەر دەبێت. کێشەی دروستبوونی گەردون لە 6 ڕۆژدا و کێشەی پەیدابوونی ڕووناچی لە یەکەم ڕۆژدا و زەوی لە 3ەم ڕۆژدا. بەڵام 4 کێشەکەی تر هەر ئەمێنێتەوە. واتە دکتۆر ولیام کامبڵ بڕیاریدا کاوشەی ڕۆژ لە ئینجیلە بە مانای ماوەیەکی درێژ بێت و لە 6 هەڵەی زانستی 2 هەڵەی چارەسەر کرد. بەڵام هاوڕایە ئەوەی کەماوە 4 هەڵەی زانستیە و ئەڵێت ئەستەمە جوابدانەوەی هەڵەکان. و دووەم خاڵکە باسی کرد لە بارەی تاقیکردنەوە زانستیەکەی مزگێنی مەرقایە لە بەشی 16 دەقی 17 و 18 و باسی هاوڕێیەکی خۆی کرد کە وابزانم ناوی هاری بوو لە مەغریب. هاوڕێکەی کوسکوسی خواردبوو واتە گەنمی کوڵاو. کتێبی پیرۆز بە وەرجێردراوی کینک و چیمس و وەرجێردراوە. نێودەوڵەتیەکەیەوە ئەڵێن ژەهرێکی کوشندە بخواتەوە نەک بخوات واتە بە شێوەیەکی شلەمەنی بیخواتەوە. هەرچەندە ئەوەش کێشە نییە ئەگەر کەسێک ژەهرەکەی خواردبێت. بەڵام بیهێنە پێش چاوتان یەک کەس لە مەغریب وابیستومە کە 2 ملیۆن مەسیحی هەیە لەو 2 ملیۆنە یەک کەس ناتوانێت بێتە پێشەوە بۆ ئەم تاقیکردنەوەیە. من وام ئەزانی دکتۆر کامبڵ مەسیحیەکی ڕاستەقینەیە بۆیە داوام کرد کە خۆی تاقیکردنەوەکە ئەنجام بدات نەک هاوڕێکەی یان خەڵکی تر. هەروەها وتی خوێن لە دەمی هاوڕێکەمەوە هاتۆتە دەرەوە کە ژەهرەکەی خواردەوە و من و دکتۆر کامبڵ پزیشکین باش ئەزانین ئەگەر کەسێک ژەهر بخوات خوێن لە دەمی دێتە دەر. ئیتر چ گرنگێکی هەیە ئەم چیرۆکە؟ ئەو کەسەی کە تاقیکردنەوەکە ئەکات ئەبێت هەموو ئەمانەی تیابێت سەرباری ئەوەی ئەبێت بە زمانی بیانی قسە بکات و ئەزانم دکتۆر کامبڵ چۆن وەڵامی دایەوە کە ئەگەر مزگەنی مەرقا بەشی 16 بخوێنیتەوە تێ ئەگەیت ئەو زمانانەی قسەیان پێ ئەکرا ناسراو بوون و خەڵک ئەیانزانی و زمانی بیانی بە هەمان شێوە. بەڵام دکتۆر کامبڵ نازانێت زۆربەی ئەو ئامادەبوانەی ئێرە بانگ دەکرێن ماڕاتی و کۆزاتی تەنانەت منیش ئەزانم بەس ئەگەر پرسیارت لێ بکەم پۆتچی ئەگەر پێت بڵێم مێرگۆت بەواتە گشتیەکەی تامڵە کەس وەڵام نایەتەوە. ئەمانە وشەی زمانی بیانین کەس ئەزانێت مانای ئۆمیلیالم چییە واتە ئاو لە ناو ئامادەبوانەوە وەڵامێک دێت زۆر تەواوە. ئایا تۆ مەسیحیت؟ پرسیار لەو بەڕێزە ئەکەم کە وەڵامی دایەوە ئایا مەسیحیە؟ نا موسڵمان دەرچوو. بەڵام ئەبوایە مەسیحیەکان وەڵامیان بدایەتەوە تا دەرچن لە تاقیکردنەوەکە. کۆمەڵێک خەڵکی زۆر لێرە ئامادەیە تەنها مەسیحیەکان ئەوەیان لەسرە بە سادەیی قسەیان لەگەڵکەن وەک بڵێن چۆنی شەلۆم کەیف حالک کە ئەمانە زمانی بیانین.
بەڵام نەتانتوانی بیسەلمێنن کە مەسیحین و سەلمانتان کە من ڕاستم تا ئێستا چاوپێکەوتنم لەگەڵ هەزاران مەسیحیدا کردووە کەسیان نەیانتوانیوە لەم تاقیکردنەوەیەدا دەربچن و ئێستا دکتۆر ولیام کامبێڵیش چووە پاڵ ئەو هەزاران کەسە تەنها 2 خاڵی باس کرد دکتۆر ولیام کامبڵ وەڵامی ئەو 20 پرسیارەی نەدامەوە کە ئاراستەم کردبوو و دەستی کرد بە باسکردنی پێشبینیکردن چ پەیوەندیەکەیە لە نێوان پێشبینیکردن و زانستی ناو ئینجیل ئەگەر پێشبینی بکەینە پێوەر بۆ ڕاستیەتی ئەوە کتێبی پێشکۆیەکانی نۆستردامۆس ئەبێت باشترین کتێب بێت بە ناوی خوداوە دکتۆر کامبڵ باسی تیۆری ئەگەرەکانی کرد بۆ پێناسەکردنی ئەو تیۆریە کە چۆن لێکۆڵینەوە بکەین لە نێوان ڕاستیە زانستیەکان لەگەڵ قورئانە بگەڕێنەوە سەر ڤیدیۆکەم بە ناوی ئایا قورئان کەلامی ئەڵڵایە بە شێوەیەکی زانستی سەلماندوومە کە چۆن تیۆری ئەگەری بەکاردێنیت لەم ڤیدیۆیەدا دکتۆر کامبڵ لەسەر تیۆری ئەگەری بەکاردەهێنێت بۆ پێشبینیکردن ئەگەر من بمەوێت پێشبینیەکانی بەهەڵە بخەمەوە هەرچەندە ئەتوانم بەهەڵەی بخەمەوە بەڵام باوای دابنین بە ڕێگای ڕێککەوتن بەراوردی ئەکات و ئەمە ڕاست دەردەچێت و لەگەڵیان هەرچەندە بەدۆزینەوەی یەک پێشبینی بەدی نەهاتوو ئینجیل هەموو بەدرۆ ئەکەوێتەوە کە لە خوداوە هاتبێت ئەتوانم لیستێک پێشبینیتان پێشکەش بکەم کە هیچی بەدی نەهاتووە بۆ نمونە ئەگەر کتێبی پەیدابوون بخوێننەوە بەشی 4 دەقی 12 دەڵێت خدا بە قابلی وت تۆ هەرگیز ناتوانیت جێگیر بیت بەڵکو هەردەم گەڕیدە و یاخی دەبیت چەند دەقێک دوای ئەوە ئەڵێت لە پەیدابوون بەشی 4 دەقی 17 قابیل خێزانی پێکێنا و شارێکی بنیاد ناو جێگیر بوو کە ئەمە پێشبینیەکی هەڵەیە سەیری جێرمایە بەشی 36 دەقی 30 بکەن ئەڵێت کەس نەیتوانیوە لەسەر کورسی پاشایەتی داود دابنیشێت لە دوای جۆحاکیم واتا کە لە دوای ئەوەوە دانانیشێت لەسەر کورسی پادشایەتیەکەی بەڵام گەردووەم پاشا بخوێننەوە بەشی 24 دەقی 6 ئەڵێت جۆحاکیم لە دوای ئەوەی کە مرد جۆحاچینی کوڕی شوێنی پادشایەتیەکەی گرتەوە کە ئەمە پێشبینیەکی بەدی نەهاتووە یەک دانە پێشبینی هەڵا بەسە بۆ بەدرۆخستنەوەی هەموو ئینجیل بەڵام من ئەتوانم 20 پێشبینی هەڵەت بەمێ ئەگەر حەزقیال بخوێننەوە بەشی 26 نەبوو خود نەسر لە داهاتوودا تایرس لەناو دەبات بەڵام ئێمە ئەزانین کە ئەوەی تایرسی لەناو برد ئەسکەندەری مەزم بوو نەک نەبوو خود نەسر کەواتە ئەمەش پێشبینیەکی هەڵەیە ئەعشایە بەشی 7 دەقی 14 پێشبینی کەسێک ئەکات کە لەدایک ئەبێت لا دایکێکی پاکیزە کە وشە عیبریەکەی بەکار هاتووە بەمانای کیژێکی گەنج دێت نەک پاکیزە کێشەمان نییە لەوەدا کە پاکیزە بووە یان کچێکی گەنج بووە ئەڵێت ئەو منداڵە لەدایک بووە پێی دەوترێت عەمانوئێل بەڵام لە هیچ شوێنێکدا لە مزگەینیدا نەهاتووە بە عیسا بوترێت عەمانوئێل ئەمەش پێشبینیەکی هەڵەی تر ئەتوانم کۆمەڵێک پێشبینی هەڵەی ئینجیل بخەمە ڕوو کە یەک دانە هەڵا بەسە بۆ بەهەڵە خستنەوەی هەموو ئینجیل واتە بەپێی تیۆری ئەگەریەکەی تۆ سەلماندمان کە ئینجیل کەلامی خوددا نییە دکتۆر کامبڵ وتی ئیلیاس بەپێی قورئان جەنجی بردۆتەوە و بەپێی ئینجیل جەنجی دۆڕاندووە ئەمە مانای ئەوە نییە کە قورئان هەڵەیە و ئینجیل ڕاستە و کۆمەڵێک جیاوازی تر ئەم جیاوازیەی کە هەیە مانای ئەوە نییە کە ئینجیل ڕاستە و قورئان هەڵەیە بەڵکو تۆ ئەگەری ئەوە دائەنێیت کە ئینجیل ڕاستە و کەلامی خوایە گەربێت لێکۆڵینەوە لە هەردووچیان بکرێت لەوانەیە قورئان ڕاست بێت و ئینجیل هەڵە بێت یان ئەگەری هەیە قورئان هەڵە بێت و ئینجیل ڕاست بێت یان هەردووچیان ڕاست بن ئەگەری هەیە هەردووچی هەڵە بێت جاچیمان پێویست ئەبێت بۆ ئەوەی بزانین کامیان ڕاستە و کامیان هەڵەیە ئەبێت لە دەرەوە بگەڕێیت و بەڵگا لە سەرچاوەی دروستەوە بهێنیت هەر لەبەر ئەوەی ئینجیل ئەڵێت ئیلیاس بردوویەتیەوە مانای ئەوە نییە قورئان هەڵەیە چونکە ئینجیل وا دەڵێت و ئەمە شتێکی نالۆزی چییە دکتۆر کامبڵ بێ لەوەی کە وەڵامی دوو خاڵی دایەوە لەو هەڵە زانستیانەی کە باسم کرد تەنها کەمێک وەڵامی گومانەکانمی دایەوە پێشتر لە بەرنەبوونی کات کە 5 بۆ 6 گومانی تری باس کرد کە بە ئیزنی خوا هەمووی وەڵام دەدەمەوە دکتۆر کامبڵ ڤیدیۆیەکی منی باس کرد کە قسەی بەڕێز شابیر عەلی نەقڵ ئەکەم کە دەڵێم مانگ ڕووناچێشی وەرگیراوی هەیە قورئانی پیرۆز لە سوورەتی ئەلفورقاندا بەشی 25 ئاەتی 61 دەفەرمێت گەورەی و مەزنی بۆ ئەو زاتەی کە چەندەها خولگەی لە ئاسماندا داناوە و چرایەکی داناوە کە خۆرە و وامانجی داناوە کە ڕووناچێکی وەرگیراوی هەیە ئەلمونیر واتە ڕووناچێکی وەرگیراو
و ئەو وشەی کە بەردەوام بەکاردێت بۆ مانگ و بەردەوام هەردوو وشەی ئەلمونیر یان نور بەکاردێت بۆ مانگ کە بەمانای ڕووناچی وەرگیرا و پەرپەرزراوە دێت و ئەو وشە عەرەبیەی کە بەکاردێت بۆ خۆر وشەی وەهاجەیە کە ماناکەی وەک گڕی مەشخەڵێکە و ئەتوانم لیستێک ئاەتت بدەمێ وەک سەرچاوەی قسەکەم وەک لە سوورەتی ئەننور ئاەتی 56 و سوورەتی یونس ئاەتی 5 هەتا دوایی. دکتۆر کامبڵ وتی ئەگەر ئەو وشەیە مانای ڕووناچی بەرپەرزدراوە بێت و ئاەتی 34-35 سوورەتی ئەننوری خوێندەوە کە دەڵێت الله نور السماوات والأرض کە خوددا ڕووناچی ئاسمانەکان و زەویە. بەڵام ئاەتەکەی تەواو نەکرد، هەموو ئاەتەکە بخوێنەرەوە ئینجا تێبگە کە دەڵێت چی. ئاەتەکە دەڵێت خوددا ڕووناچی ئاسمانەکان و زەویە، واتە لە ڕووناچی ئەچێت لە تاقێکدایە و لەناو تاقەکەدا چرایەک هەیە. لێرەدا خوددا ڕووناچی خۆی هەیە لەگەڵ ڕووناچی بەرپەرزراوە وەک ئەو گڵۆپانەی دەیانبینن کە هاڵۆنجینیان تێدایە و گڵۆپ وەک سیراج وایە. بەڵام ڕووناکیەکە بەرپەرزراوەکە وەک مانگە کە ڕووناچیەکە وەردەگرێت و دەیداتەوە ئەو شوشەیەی کە گڵۆپەکەی هەیەتی ڕووناچی خۆی تێدایە. سوپاس بۆ خوا کە بێجگە لە ئەوەی کە ڕووناچی خۆی هەبێ خوددا ڕووناچی بەرپەرزراوەی هەیە و ئاەتەکە دەڵێت کە لە تاقەکەدا چرایەک هەیە و ئەو ڕووناچی چرایە ڕووناچی خوددا خۆیەتی پاک و بێگەردی بۆ ئەو. دکتۆر کامبڵ بۆ چوونی وایە کە قورئان دەڵێت قورئان نورە واتە ڕووناکێکی بەرپەرزدراوەیە. بە دڵنیاییەوە قورئان ڕووناچی وەرجێردراوی خوددا و ڕێگەی ڕاستەکەی پیشان دەدات. سەبارەت بە پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم کە ڕووناچی خۆی هەیە چونکە حەدیثەکانی ڕێگای ڕاستن بۆ ئێمە. محەممەدیش بۆ ئێمە ڕووناچیەشی وەرگیراوی هەیە و هەروەها وەک چرایەک وایە کە ڕووناچی خۆی پێبێت. سوپاس بۆ خوا زانینی خۆی پێبووە و ڕێگەی نیشاندراوە لەلایەن خودداوە. سوپاس بۆ خوا. ئەگەر ئەم ئاەتە ئەننور وەک ڕووناچی شکاوە بەرپەرزدراوە، ئەلمونیریش هەروەک ڕووناچیەکی بەرپەرزدراوە، سوپاس بۆ خوا ئەتوانین با شێوەیەکی زانستی بیسەلمێنین کە ڕووناچی مانگ هی خۆی نییە بەڵکو وەرگیراوە. لەو خاڵانەی تر کە دکتۆر ولیام کامبڵ باسی کرد لە بارەی سوورەتی ئەلکەهفەوە بوو لە ئاەتی 86دا کە ذوالقەرنەین ئەبینێت خۆر لە کۆماوێکدا ئاوا ئەبێت. گەر ئەمە بهێنینە پێش چاوتان ئەزانن کە شتێکی نازانستیە. بەڵام ئەو وشەی کە بەکارهێنراوە لێرەدا وشەی وەجدە کە بەواتای وا دەردەکەوێت لە پێش چاویدا و دکتۆر کامبڵیش عەرەبی باش دەزانێت کە وشەی وەجد لە فەرهەنگی وشەکاندا باواتای دەرکەوت دێت. لێرەدا خوای گەورە ئەوە وێنا دەکات کە ذوالقەرنەین چی دەهاتە پێش چاوی. ئەگەر ڕستەیەک بڵێم کە خوێندکارێک لە پۆلدا وتوویەتی دوو کۆی دوو یەکسانە بە 5، ئەمە من نەموتووە، ئەمە خوێنکارەکە وتوویەتی، من هەڵە نیم، خوێنکارەکە هەڵەیە. شێوازی زۆر هەیە بۆ لێکدانەوەی ئەم ئاەتە. یەکەمیان بە بۆچوونی محەممەد ئەسەدا کە دەڵێت وەجد بەمانای بۆی دەرکەوت واتە بۆ ذوالقەرنەین دەرکەوت و بەو شێوێ داهاتە پێشچاوی لێکدانەوەی دووەم ئەوەیە کە وشەی مەغریب واتە خۆر ئاوابوون ئەتوانرێت بۆ کات و بۆ شوێنیش بەکار بێت. کاتێک ئەڵین خۆر ئاوابوون بۆ کات بەکاردێت وەک بڵین سەحەت 7 خۆر ئاوا دەبێت، ئەمە بۆ کاتە. بەڵام گەر بڵێم خۆر ئاوا دەبێت لە ڕۆژ ئاواوە، ئەمە بۆ شوێن بەکار دەهێنرێت. ئەگەر ئەم ئاەتە بۆ کات بەکار بهێنرێت دەرەنجامەکەی ئەوەیە کە ذوالقەرنەین نەگەیشتۆتە شوێنی خۆر ئاوابوون بەڵکو لە کاتی ئێوارەدا گەیشتووە و کێشەکە چارەسەر بوو و ئەتوانین بە زۆر شێوەی تر چارەسەری کێشەکە بکەین. هەرچەندە دکتۆر کامبڵ ئەڵێت نا ئەو لێکدانەوانە دوورن لەو شەکانەوە و ئەبێت والێکی بدەینەوە کە قورئان دەڵێت خۆر لە گۆماوێکدا ئاوا دەبێت. بابزانین کە ئەم خۆرە لە گۆماوێکدا ئاوا دەبێت با زیاتر ڕوونی بکەینەوە کە لە ئەمڕۆدا کە ئەم وشانە بەکار دەهێنین خۆر ئاوابوون یان خۆر هەڵاتن کە بە شێوەیەکی زانستی تێدەگەین کە خۆر هەڵنایەت و ئاواش نابێت. ئەزانین با شێوەیەکی زانستی کە خۆر بەرز نابێتەوە و نانیشێتەوە بەڵکو سوڕانی زەویە بە دەوری خۆیدا کە شەو و ڕۆژ دروست دەکات. بەڵام لە ڕۆژنامەکاندا ڕۆژانە دەیخوێنیتەوە کە خۆر سەحات 7 ئاوا دەبێت، سەحات 6 هەڵدێت، کەواتە ئەم گۆڤارانە نازانستین و هەمووی هەڵن. ئەگەر وشەی دیزاستەر بەکار بێنم کە لە ئێستادا خەڵک بەواتای ڕوودانی نەهامەتی بەکاری دێنن،
بەڵام لە کۆندا مانای ئەستێرەی ئێوارە هاتووە کە هەسارەی ڤینۆس بووە. ئێستا گەر بڵێم دیزاستەر خەڵک بە نەهامەتی و بەڵا تێدەگات، نەک بەمانە ڕاستەکۆنەکەی کە هەسارەی ڤینۆسە لە پێشدا هەبووە. هەمووان باش دەزانین کە ئەگەر شێت بێت پێی دەڵێن لونەتیک، ئەی مانای ڕاستەقینەی لونەتیک چییە؟ واتە ڕاستیەکەی هەیف لێی داوە یان تێک چووە بەهۆی گۆڕینی شێوەی مانگەوە. بەڵام زمانەکان پەرەیان سندووە بە هەمان شێوە خۆرهەڵاتن بە تەنها بەکارهێنانی وشەیە و خوددا بەم شێوەیە ڕێگان نیشانی مرۆڤایەتی ئەدا تا تێبگەن لەبەر ئەوە تەنها خۆر ئاوابوونە مەبەست و خۆرهەڵاتنە مەبەستەکەی، نەک خۆر بنیشێت و خۆر بەرز بێتەوە لە شوێنێکەوە. ئەم ڕوونکردنەوە وێنەیەکی ئاشکرا و ڕوون دەبەخشێت کە ئاەتەکەی قورئان لە سوورەتی ئەلکاف ئاەتی 86 هی دژیەک نییە لەگەڵ زانستدا، بەڵکو تەنها شێوازێکە لە ئاخاوتنی خەڵکی. دکتۆر کابێڵ ئاەتی 45 و 46 سوورەتی ئەلفورقانی خوێندەوە کە سێبەر درێژیەکەی زیاد دەبێت و ئەتوانین بیوەستێنین و خۆر ڕێنیشاندەریەتی و لە کتێبەکەدا ڕەخنە دەگرێت و دەڵێت ئایا خۆر دەجوولێت؟ منیش دەڵێم لەکوێی ئەم ئاەتەی سوورەتی ئەلفورقاندا ئاەتی 45 بۆ 46 دەڵێت خۆر دەجوولێت. ئەم ئاەتە بە هیچ شێوەیەک ناڵێت خۆر دەجوولێت و لە کتێبەکەیدا دەڵێت و لە قسەکانیشا دووپاتی کردەوە کە ئێمە لە قۆناغی ناوەندی لە خوێندنگادا فێر کراوین کە سێبەر بەهۆی سوڕانی زەوی با دەوری خۆیدا درێژیەکەی کەم زیاد دەبێت و یان کورد دەبێت. بەڵام قورئان دەڵێت خۆر ڕێنیشاندەری سێبەرە کە لە ئەمڕۆدا هەر کەسێک گەرنێ خوێندەواریش بێت دەزانیت سێبەر بەهۆی خۆرەوە دروست دەبێت، نەخوێندەواریش دەزانێت کە سێبەر بەهۆی خۆرەوە دروست بووە و قورئان ئەمە دەڵێت و ڕاستیشە. بەڵام قورئان ناڵێت خۆر دەجوولێت تا سێبەر دروست ببێت کە ئەمە قسەی دکتۆر کابێڵە ئەیداتە پاڵ قورئان. خۆر ڕێنیشاندەرە لەم ئاەتەدا بەبێت تیشکی خۆر سێبەر دروست نابێت. ئەزانم با تیشکی گڵۆپیش سێبەر دروست ئەبێت، بەڵام ئەوەی باس کراوە لە قورئانە ئەو سێبەرەیە کە ئەیبینین ڕۆژانە و درێژ دەبێت و کوور دەبێت. خاڵێکی تر دکتۆر کابێڵ باسی مردنی پێغەمبەر سولەیمانی کرد لە سوورەتی سەبەدا ئاەتی 12 بۆ 14 کە باسی مردنی سولەیمانە. دکتۆر کابێڵ وتی بیهێنە پێش چاوتان کە کەسێ ئەمرێت و گۆچانەکەی بەدەستیەوەیە، ئەمرێت و کەس پێی نازانێت و کۆمەڵێک باسی تر کۆمەڵێک ڕێگا هەیە بۆ وەڵامدانەوەی خاڵی یەکەم کە سولەیمان سەلامی خوای لێبێت پێغەمبەر بووە و ئەکرێت موعجیزەیەک بوو بێت کاتێک ئینجیل دەڵێت عیسا مردووە زیندوو ئەکاتەوە یاخود لە دایکێکی پاکیزە لەدایک دەبێت. کامیان قورسترە بۆ باوەڕپێکردن لە دایکێک لەدایک بێت بێباوک و مردوو زیندوو بکاتەوە یان کەسێک بەسەر گۆچانەکەیەوە بمرێت بۆ ماوەیەکی درێژ خوددا ئەتوانێت موعجیزە بدات بە پێغەمبەر عیسا، ئەی چۆن ناتوانێت بیدات بە پێغەمبەر سولەیمان سەلامی خوایان لێبێت؟ ئەی موسا چۆن توانی ئەو دەریایە بکاتە دووبەش یان دارێک فڕێ بداتە و ببێتە مارکە؟ قورئان و ئینجیل لەو خاڵانەدا هاوبەشن. ئەگەر خوا ئەوانە بتوانێت بە دڵنیاییەوە لە توانایدایە ئەوەی سولەیمانیش بکات. سەرباری ئەم وەڵامانە قورئان بە هیچ شێوەیەک ناڵێت سولەیمان بەسەر گۆچانەکەیەوە بۆ ماوەیەکی زۆر با مردوویی ماوەتەوە. قورئان لە بارەی سولەیمانەوە تەنها دەڵێت کۆمەڵێک زیندەوەری سەرزەوی با بۆچوونی هەندێک دەڵێن مێرولا یان زیندەوەرەکانی تری سەرزەوی کە هاتوون و گەستویانە. ئەگەری هەیە کە سولەیمان مردوو بێت و کەوت بێت بەسەر گۆچانەکەیدا و ئاژەڵێک خۆی دابێت بە گۆچانەکەیدا و سولەیمان کەوت بێت بەسەر زەویدا. بەڵام ئەگەری ئەوەدا ئەنێم کە دژیەکانە لێکۆڵینەوەی لەسەر بکەم، چونکە بەبێ گوێدانە ئەوەی ئایا دژیەکانە لێی دەڕوانی یان شێوازی بەراوردکردنەکە خاڵە لێکچوەکان دەستنیشان بدۆزیتەوە کێشەی نییە، وەک ئەو ئاەتەی لە سەرەتایە خوێنمەوە لە سوورەتی ئەنیسا و ئاەتی 82 ئایا بەوردی بیر ناکەنەوە لە قورئان ئەگەر لە لای کەسێکی دیکەوە بەهاتەبە ئەوە جیاوازی و کێشمەکێشمێکی زۆری تێدا دەدۆزرایەوە. بێ گوێدانە شێوازی بەراوردکردن هەرگیز ناتوانی بە شێوەیەکی لۆجیکی ئاەتێک بهێنی کە دژ بە ئاەتێکی تر بێت و یاخود دژ بە زانستی چەسپاو بێت. هاوڕام لەگەڵ دکتۆر کابێڵدا کە سولەیمان بۆ ماوەیەکی زۆر ڕاوەستاو بووە، بەڵام وەڵامەکەش هەر لە هەمان ئاەتدایە کە کاتێک سولەیمان دەکەوێت بەسەر زەویدا پەریەکان دەڵێن ئەگەر بمان زانیایە کە سولەیمان مردووە ئەوە لە کار و فەرمانی قورس بەردەوام نەدەبوون. مەبەستەکەی ئەوەیە کە تەنانەت پەریەکانیش علمی غەیب نازانن، چونکە جنەکان وایان ئەزانی کە خۆیان زۆر سەردار و بەتوانن،
بەڵام خوددا دەیەوێت پێمان بڵێت تەنانەت ئەوانیش زانستی غەیب نازانن. دکتۆر کامبڵ باسی دروستبوونی شیری کرد لە سوورەتی ئەنەحلدا ئایەتی 66 یەکەم کەس کە باسی سووڕی خوێنی کردووە ئیبن نەفیس بوو کە 600 ساڵ دوای دابەزینی قورئان و 400 ساڵ دوای ئەویش ولیام هاروی ناساندی با وڵاتانی غەرب، واتە 1000 ساڵ دوای دابەزینی قورئان. ئەو خواردنەی کە ئەی خۆیت دەڕوات بۆ ڕیخۆڵە و لە ڕیخۆڵەکانەوە پێکاتەکانی ئەو خواردنانە ئەگەن بە ئەندامە جیاوازەکانی لا ڕێگەی خوێنی سوورا و هەروەها لا ڕێگەی جگەرەوە و هەندێک جار دەگەنە شیرژێنەکان کە بەرپرسن لە بەرهەمهێنانی شیر. و قورئان ئەم زانیاریەمان پێدەدات بە کورتی لە سوورەتی ئەنەحلدا ئایەتی 66 دەڵێت بەڕاستی لە ئەو مەڕووماڵاتەی کە هەتانە پەند و ئامۆژگاری هەیە کە ئەو خواردنەوەیەتان پێدەدەین کە لە لاشەیاندا پێک دێت لە پێکاتەکانی ناوڕیخۆڵە و خوێن و شیرێکی بێگەردە بۆ ئەوانەی دەیخۆنەوە. سوپاس بۆ خوا ئەوەی کە بەم دوایە زانست ئەمەی دەرخستووە کە 50 ساڵ یان 100 ساڵ لەمە پێش لە کاتێکدا قورئان 1400 ساڵ پێش ئێستا باسی کردووە و ئەم پەیامە دووبارە دەبێتەوە لە سوورەتی ئەلمؤمنون ئایەتی 21. دکتۆر ولیام باسی ئەوەی کرد کە ئاژەڵ کۆمەلگایان هەیە تێیدا دەژین. قورئان لە سوورەتی ئەنعامدا ئایەتی 38 دەفەرمێت ئێمە هەموو ئاژەڵانی سەرزەویمان دروست کردووە، هەروەها هەموو باڵندەکانی ئاسمان تاوەک کۆمەلگا بژین وەک ئێوە. و ئەزانم دکتۆر کامبڵ باسی ئەوە دەکات کە جاجۆڵۆکە نێرەکە ئەکوژێت و ئێمە هاوسەری یەکتر ناکوژین و کۆمەڵێک شتی تری وەک فیل وا ئەکات و مرۆڤ وا ناکات. کە دکتۆر کامبڵ باسی هەڵسوکەوتی کرد بەڵام قورئان باسی هەڵسوکەوت ناکات، هەر لەبەر ئەوەی دکتۆر ویلیام لە قورئان تێناگات. مانای ئەوە نییە کە قورئان هەڵەیە. قورئان دەڵێت ئەوان بە کۆمەڵ دەژین کە مەبەستی لە ئاژەڵەکان و باڵندەکانە کە کۆمەلگایان هەیە وەک مرۆڤەکان، نەک هەڵسوکەوتیان وەک مرۆڤەکان. وەزانستی ئەمڕۆ پێمان دەڵێت کە هەموو ئاژەڵەکان و باڵندەکان و زیندەوەرەکانی سەرزەوی کۆمەلگایان هەیە وەک مرۆڤ بەیەکەوە دەژین. کاتم نەبوو جاری پێشوو باسی هەموو خاڵەکانی کۆرپەلەناسی بکەم، هەموو سەردێرەکانم باس کرد کە 8 بۆ 9 خاڵ بوون، بەڵام ئێستا بە وردەکاریەوە باسی ئەکەم بێجگە لەو خاڵانەی کە وەڵامم دایەوە. هەندێ بابەتی دیکەی باس کرد کاوتی قۆناغەکانی گەشەکردنی کۆرپەلە لەلایەن گەیلان و هیپۆکراتیسەوە باس کراوە و کۆمەڵێک سلایدی نیشاندان ئەوەی کا گرنگە بیزانن ئەوەیە گەر کەسێک پێشتر شتێکی زانی بێت و هاوتا بێت لەگەڵ قورئانە، مانای ئەوە نییە قورئان لەوی وەرگرتووە گەروای دابنێن من بانگەشەی شتێک ئەکەم کە ڕاستە بەڵام پێش من کەسێکی تر ئەم قسەیەی کردووە. ئەمە مانای ئەوە نییە کە من لەوم وەرگرتووە، لەوانەیە لەوم وەرگرت بێت و لەوانەیە لەوم وەرنەگرت بێت بە بەکارهێنانی شێوازی دژیەک لەگەڵیدا بەڵێ ئەگەیتە ئەو ئەنجامەی کا کۆپی کراوە. بەڵام قورئان ئەو شتانەی کە هەڵەن لە هیپۆکراتیسەوە هیچی نەهێناوە. ئەگەر قورئان ئەم زانیاریانەی لەوان وەرگرتایە ئەوە هەمووی وەرئەگرت بە هەڵەکانیەوە. شتێکی منطقیە بەو شێوەیە بوایە مەگەر خاوانەکەی زانایەک بێت کە هەڵبژێرێ کامە هەڵەیە و کامە ڕاستە و موحەممەد تەنها ئەو کات ڕاستەکانی کۆپی ئەکرد وەک زانا هەموو قۆناغەکانی کە هیپۆکراتیس و گەیلان دیاریان کردووە وەک ئەوەی قورئان نییە. کە هیپۆکراتیس و گەیلان باسی شێوەی کرمی زەڕوو ناکەن و بە هیچ شێوەیەک باسی گۆشتی جووراو ناکەن. هیپۆکراتیس و گەیلان باوەڕیان وابووە کە ئافرەتیش مەنی تۆی هەیە، تەنانەت لە ئینجیلیش وا دەڵێت. ئەگەر ئینجیل بخوێنەوە لە لیڤیتیکادا بەشی 12 دەقی 1-2 دەڵێت ئافرەت تۆی هەیە. لە ڕاستیدا کتێبەکەی ئێوەیە لە هیپۆکراتیس و گەیلانەوە کۆپی کردووە. لە کتێبی ئەیوبدا لە بەشی 10 دەقی 9-10 دەڵێت مرۆڤمان لە قوڕ دروست کردووە وەک تێکەڵکردنی شیر و پەنیر کە ئەمە دەقاودەق کۆپیکردنی قسەکانی هیپۆکراتیسە. بۆچی ئەمانەی ئینجیل دزراوە؟ ئەم قسانەی بەدڵنیایەوە هی خودانین، مرۆڤ لە قوڕ دروست کراوە وەک پەنیر و شیر و کتێبی پیرۆزیش ئەمەی دەقاودەق کۆپی کردووە. بەڵام سوپاس بۆ خوا گەر کتێبەکانی کۆرپەلەناسی بخوێنیتەوە تەنانەت دکتۆر کیثمۆر وتی کە هیپۆکراتیس و گەیلان و ئەرستۆ و هاوتاکانی بەدڵنیایەوە کاری زۆریان کردووە لە بواری کۆرپەلەزانیدا، بەڵام شتی ڕاستیان هەیە و هەڵەشیان هەیە.
و باسی ئەوەش دەکات کە سەدەکانی ناوەڕاستدا و ئەو کاتەی عەرەبەکان قورئان باسی هەندێک زانیاری زیادەشی تێدایە ئەگەر هەموو قسەکانی ئەوانی کۆپی بکردایە بۆچی دکتۆر کیتمۆر لە کتێبەکەیدا پێزانینی هەیە بۆ قورئان و پێزانینی هەیە بۆ هیپۆکراتیس و گەیلانیش بەڵام لە دوای ئەوەی دەستخۆشیان لێ دەکات ئەڵێت ئەوان هەڵە بوون بەڵام ناڵێت قورئان هەڵە بووە کە ئەوە وەک بەڵگە بەسە بۆ ئەوەی کە قورئان کۆپیکراوی یۆنانیەکان نییە لەبارەی تیشکی مانگەوە لە یۆنانیەکانەوە کۆپی کراوە و تۆ پێم ئەڵەی خڕی زەوی زاندراوە ئەزانم کە پیتاگۆڕاس و یۆنانیەکانی 600 ساڵ پێش میلاد باوەڕیان وابووە کە زەوی دەسوڕێتەوە وەڕووناچی خۆر بەرپەرزدارەوەیە ئەگەر پێغەمبەر موحەممەد قسەی ئەوانی هێناوە بۆ ئەوەی نەهێناوە کە باوەڕیان وابووە خۆر لە شوێنی خۆیدا وەستاوە یان باوەڕیان وابووە کە خۆر لە ناوەڕاستی گەردووندایە باشە بۆچی پێغەمبەر موحەممەد هەڵەکانی کۆپی نەکردووە بەس ڕاستەکانی کۆپی کردووە هەموو ئەمانە بەڵگەن کە موحەممەد هیچی لەوان وەرنەگرتووە و دکتۆر کامبڵ لیستێکی درێژی هێناوە لە یۆنانیەوە بۆ سریانی و دواتر عربی و کۆمەڵێک لێکدانەوەی زۆر یەک ئاەتی قورئانی بەسە بۆ بەهەڵە خستنەوەی هەموو قسەکانی دکتۆر کامبڵ کە قورئان لە سوورەتی ئەلعنکەبوتدا ئاەتی 48 دەفەرمێت کە پێغەمبەر هیچ توانایەکی نەبووە بۆ خوێندنەوە پێش قورئان و نەتوانیوە هیچ بنووسیت بەدەستت و ئەگەر توانات هەبوایە کەسە دەمبەتاڵ و نەفامەکان گومانیان دەکرد کە قورئان لا نووسینی خۆی بێت پێغەمبەر کەسێکی ئومی بووە واتە نەخوێندەوار ئەم حەقیقەتەی مێژوو بەسە بۆ سەلماندنی ئەوەی کە پێغەمبەر هیچی کۆپی نەکردووە و نەتزیوە لەوانەی پێشخۆی بیهێنە پێش چاوتان تەنانەت کەسێکی زانا کە چەندە خوێنەوارە ناتوانێت ئەمە بکات بەڵام خوددا ئەمەی کرد لە ڕێی سروشکردن بۆ کۆتا پێغەمبەرە نەخوێندەوارەی بۆ ئەو کەسانەی کە دەمبەتاڵن دەمبەتاڵ وەک ئەو کەسانەی کە کتێب ئەنووسن دژی ئیسلام تا نەتوانن دەمیان بکەنەوە بەرامبەری و گومانی لێ بکەن زۆر شتی تر هەیە کە ئەتوانم بەردەوام بم لەسەری بەرامبەر ئینجیل و لەسەر ئەو گومان و پرسیارانەی کە هەبوون بەرامبەر ئیسلام سوپاس بۆ خوا کە هیچ شتێک نییە لە قورئانە دژی زانست بێت و دکتۆر کامبڵ وەڵامی ئەو 20 خاڵەی تری نەدامەوە لەو 22 خاڵەی کە باسم کرد و تەنها 2 خاڵی وەڵام دایەوە کە ئەوەشی هیچی پەینە سلمێنرا لەبەر ئەوە هەر 22 خاڵەکە سەلماندیان کە کتێبی پیرۆز و زانستی سەردەم هاوبۆچوون نین و خاڵی 23 هەم لەبارەی ئاژەڵناسیەوە لە کتێبی لیڤیتیکادا بەشی 11 دەقی 6دا دەڵێت کەروێشتی چێوی ئاژەڵێکی کاوێشکەرە واتە کاوێش دەکات بەڵام ئێستا ئێمە بە شێوەیەکی زانستی دەزانین کە کەروێشتی چێوی کاوێش ناکات و گەدەی دابەش نەبووە بۆ ئەو بەشەی کە خواردن بهێنێتە سەرەوە و لە کتێبی پیرۆزی پەندەکاندا باس کراوە کە بەشی 6 دەقی 7 کە مێرولە نەپێشەوایان هەیە و نەسەرکردەیان هەیە بەڵام لە ئەمڕۆدا دەزانین کە مێرولە زیندەوەرێکی زیرەکە و سیستەمێکی کارکردنی ڕێکخراویان هەیە کە پێشەوای تێدایە و کاریگەری تایە تەنانەت شاژنی تایە و وەسەرکردەیان هەیە لەبەر ئەم خاڵانەی کە باسم کرد ئینجیل کتێبێکی نازانستیە هەروەها لە کتێبی پەیدابوون بەشی 3 دەقی 4دەوە ئەعشیا بەشی 65 دەقی 25 دەڵێت مار خۆڵ دەخوات بەڵام هیچ کتێبێکی زیندەوەرزانی ناڵێت مار خۆڵ دەخوات هەروەها لە کتێبی لیڤیتیکادا هاتووە بەشی 11 دەقی 20 کە لە نێو شتە پیسەکاندا فاوڵ شتێکی پیسە کە لە وەرجێردراوە عیبریەکەدا ئۆفا مەبەستی لە مێرووە بەڵام لە وەرجێردراوی کینگ جەیمزدا بە هەڵە کراوە و لە وەرجێردراوە نێودەوڵەتیەکەدا دەڵێت مێرووی باڵدارە بەڵام دەڵێت هەموو مێروویەکی چوارپێ پیسن واتە خراپن بۆتان من پرسیار ئەکەم لە دکتۆر کامبڵ کە کام مێروو هەیە چوارپێی هەبێت منداڵێک کە لە خوێندنگای ناوەندی دەخوێنێت ئەزانێت مێرووەکان 6 پێیان هەیە لە دنیا هیچ باڵندەیەک و هیچ مێروویەک نییە کە چوارپێی هەبێت لەگەڵ ئەمانەشدا لە کتێبی پیرۆزدا ناوی کۆمەڵێک ئاژەڵ هاتووە کە بە هیچ جۆرێک بوونیان نییە بۆ نمونە یونیکیورۆن واتە یەکشاخ کە لە کتێبی ئەعشایە بەشی 34 دەقی 7دا باس کراوە ئەگەر سەیری فەرهەنگی وشە بکەیت ئەڵێت ئاژەڵێکە کەلاشەی ئەسپی هەیە و شاخێکی درێژی پێوەیە کە تەنها لە ئەفسانەکاندا بوونیان هەیە و کاتەکەشم تەواو دەبێت تەنها حەز دەکەم بڵێم کە داوای لێبوردن دەکەم ئەگەر هەستی هەر مەسیحیەکم بریندار کرد بێت
کە ئازاردان نیەتی من نەبووە و تەنها ویستومە وەڵامی کتێبەکەی دکتۆر ولیام کامبڵ بدەمەوە و ویستومە بیسەلمێنم کە قورئان گونجاوە لەگەڵ زانستی سەردەمدا. بەڵام کتێبی پیرۆز هەندێکی بۆ چوونمان وایە کە لە خوداوە هاتبێت، بەڵام هەمووی لەلایەن خوداوە نەنێردراوە و ئەمەوێت کۆتایی بە قسەکانم بهێنم بە ئاەتێک لە قورئانی پیرۆز لە سوڕەتی ئیسرا ئاەتی 81 کە دەفەرمێت: وقل جاء الحق وزهق الباطل إن الباطل كان زهوقا. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بڕگەی پرسیار و وەڵامی ئامادەبووان لە پەڕا 88. یەکەم پرسیار بۆ ویلیام کامبڵ. حەز دەکەم پرسیار لە دکتۆر کامبڵ بکەم کە لە ئینجیلدا لە سفر تەکویندا کە باسی لافاوەکەی نوح دەکات کە ئاوەکە هەموو سەرزەوی گرتۆتەوە، هەموو شاخەکان و هەموو شوێنەکان و ئەڵێت بەرزترین شاخی غەرق کردووە کە 15 باڵ بووە کە بە کوردیەکەی خۆمان 5 مەترە. بە شێوەیەکی زانستی ئەزانین کە بەرزترین شاخ 5 مەتر نییە و زۆر لەوە زیاترە، کەواتە چۆن ئینجیل لە سفر تەکویندا دەڵێت لافاوەکە هەموو شاخێک و هەموو شوێنێکی داپۆشیوە و هەرە شاخە بەرزەکەیان 5 مەتر بووە؟ سوپاس بۆ پرسیارەکەت. وابزانم دەقەکە ئەڵێت 5 مەتر لەسەر و شاخەکانی ترەوەیە. ئەگەر بەرزترین شاخ 3000 مەتر بەرز بێت کەواتە 5 مەتر لەوە جیاوازی نێوانیانە. هەرچۆنێک بێت وا سەیری قورئانم کردووە وابزانم بە هەمان شێوەی ئینجیل باس کراوە، چونکە لە سوڕەتی هود ئاەتی 40 دەفەرمێت: ئاوی زەوی هەڵچوو و شەپۆلەکانی وەک شاخ بوون و لە هەندێک شوێنی تردا ناوی پێغەمبەرەکان ئەهێنێت و هیچ پێغەمبەرێک نییە پێش نوح. ئەزانم ئادەم بە پێغەمبەر دانراوە و پێش نوح بووە، بەڵام وابزانم لە قورئانیشە هەروە ئەڵێت کە دنیا هەمووی داپۆشراو بووە بە ئاو. پرسیاری دوای ئەوە بۆ دکتۆر زاکیر نایکە. تۆ باسی ئەوەت کرد خوا ڕووناچی دەگەڕێنێتەوە و خۆی لە ئەننور دروست بووە. بەباشی لەوە تێنەگەیشتم، بەڵێ پرسیارێکی کردووە کە لە ڕوونکردنەوەکەم تێنەگەیشتووە لە وەڵامەکەم بۆ بۆچوونە هەڵەکانی دکتۆر کامبڵ لەبارەی ڕووناچی خوداوە. قورئان لە سوڕەتی ئەننور ژمارە 24 ئاەتی 35 دا دەفەرمێت: خدا ڕووناچی ئاسمانەکان و زەویە، واتە خدا ڕووناچیە. مانای ڕووناچی لە قورئاندا ڕووناچیەکی وەرگیرا و ئەدرێتەوە و پرسیارەکەی ئەوەیە کە ئایا خوداش ڕووناچیەکەی وەرگیراوە؟ بەڵام وەڵامەکەی لە ئاەتەکە خۆیایەتی و پێش ئەوە باس کراوە کە دەڵێت وەک تاقێک وایە کە تێیدا چرایەک هەیە و چراش ڕووناچی خۆی هەیە، واتە خدا ڕووناچی خۆی هەیە و ئەو ڕووناچیی خۆی ڕووناچی ئەدات بە شوێنی تر. ڕووناچی خوای گەورە ئەدرێت دووبارە وەرئەگیرێت و ئەدرێتەوە لەلایەن خوا خۆیەوە، وەک مادە کیمیاییەکانی هالۆجین لە ئەو گڵۆپانەی دەوروبەردا کە بۆڕیەکی وردی لا نێوەدایە ئەتوانین بیچوێنین بە سیراج و وەهاجە و بۆ ڕووناچی دەرەوەکەش بڵین ئەلمونیر واتە ڕووناچیە وەرگیراوەکە. بەڵام لە ڕاستیە ئەم ڕووناچیە ناچێتە بواری زانستیەوە، بەڵام تەنها وەڵامێک بوو بۆ دکتۆر کامبڵ، چونکە ئەم ڕووناچیە ڕووناچیەکی ڕۆحیە و ئەمەوێت ئەو ماوەی هەمە بەکاری بهێنم. دکتۆر وەڵامێکی دایەوە لەسەر پێغەمبەر نوح عەلەیهی سەلام و من کەسێکم کە هەردوو جۆرە بەراوردەکە ئەکەم لە ڕێکەوتن لەگەڵ ئینجیل و دژیەکیش لەگەڵ قورئان، هەرچەندە قورئان هەموو جارێک لە تاقیکردنەوەکانە دەردەچێت و بێدژیەکە. با بڵێن ئەوەی دکتۆر کامبڵ وتی ڕاستە و هاوڕام لەوەدا 5 مەتر لەسەر و شاخەکانی ترەوەیە، بەڵام لە ئەسفر و تەکویندا بەشی 7 دەقی 19 و 20 کە باس کراوە کە هەموو دنیا کەوتۆتە ژێر ئاوەوە. بۆ زانیاریتان بەڵگە شوێنەواریەکان کۆمەڵێک ڕاستی دەرخستووە کاتێ نوح بە پێی شەجەرەی باو باپیرانی دیاری کراوە کە ئەکەوێتە نێوان 21 سەدە یان 22 سەدە پێش میلادەوە. بەڵگە شوێنەواریەکان پێمان ئەڵێن کە سەیەم فەرمانڕەوای بابلیەکان و 11هەم فەرمانڕەوای میسر و جودیان هەبووە لەو کاتەیە کە نزیکی سەدەی 21 پێش میلاد بووە و بەڵگە لەسەربوونی لافاو لەو کاتەیە نییە و ئەم بەڵگەی شوێنەواریانە ئەیسەلمێنن کە محاڵە زەوی ژێر ئاو کەوتبێت بە تەواوی لە سەدەی 20 تاکو 21 پێش میلاددا. ئەیچی لەبارەی قورئانەوە هەیە؟
یەکەم ئەوەیە کە قورئان هیچ کاتێکی دیاری نەکردووە، نە سەدەی 21 پێش میلاد و نە سەدەی 15 پێش میلاد هیچ. دووەم، لە هیچ شوێنێکە ناڵێت زەوی هەمووی ژێر ئاو کەوتووە، بەڵکو باسی نوح و خەڵکەکەی ئەکات. گروپێک خەڵکی بچووک یان زۆر بوو بێتن گرنگ نییە، شوێنەوارناسان دەڵێن ڕاستە گەر بووترێت بەشێکی زەوی ژێر ئاو کەوتووە، بەڵام هەموو زەوی شتێکی مەحاڵە، سوپاس بۆ خوا. قورئان هاوڕایە لەگەڵ بەڵگە شوێنەواریەکان، بەڵام ئینجیل هاوڕا نییە. ئەگەر سفری تەکوین بەشی 6 دەقی 15 بۆ 16 بخوێنینەوە کە تێیدا خودا بە نوح دەڵێت کە کەشتیەک دروست بکە و درێژیەکەی باز دەکات کە 300 باڵە 130 مەترە و پانیەکەی 15 مەتر بەرزیەکەی 30 باڵە 9 مەتر و یەک باڵ یەکسانە بە 1 پێ و نیو، واتە بە پێ یەکسانە بە 450 پێ درێژی و 350 پانی و بەرزیەکەی 45 مەترە. ئەگەر ئەمە حیساب بکەی ئەکاتە 150,000 باڵ چوارگۆشەیی. و ئینجیل دەڵێت 3 قات بووە کەشتیەکە، قاتی خوارەوە و ناوەند و سەرەوەی هەبووە. جاگەر کە ڕەتی 3 بکەیت بۆ 3 قات 101,200 پێ چوار گۆشە دەکات کە ئەوە ڕووبەرەکەیەتی. بیهێنە پێش چاوتان کە ئەم هەموو جۆرە ئاژەڵا لە 2800 مەتر چوارگۆشەیە شوێنیان بوو بێتەوە. ئایا ئەوە ڕاستە؟ لە کاتێکدا بە ملیۆن جۆری ئاژەڵ هەیە، ئەگەر بڵێم ئەم هۆڵە 1 ملیۆن خەڵکی تیا جێ ئەبێتەوە باوەڕ ئەکەیت. بیرمە ساڵێک لەمە و پێش وتارێکم یا لە کاریڵا لەوێ 1 ملیۆن خەڵکی لێ بوو کە کۆتاییەکەیم نەئەبینی کە سەردەریایەک بوو، نەک لە هۆڵدا تەنها چەند کەسێک لە پێشەوە ئەبیندران. ئەو ژمارەکەمە بەراورد بکە بەو 1 ملیۆنە گەر لە ڤیدیۆیەکە سەیرکەن، ئەزانن 1 ملیۆن چەند زۆرە. شوێنێکی وەک چیای عەرەفە کە 2 ملیۆن و نیو خەڵکی لێیە، بەڵام لە شوێنێکی وە 3000 مەتر چوارگۆشەیە و 4000 مەتر چوارگۆشەیە، ئەمە محاڵە ڕووبات. لەگەڵ ئەوەشدا لە کەشتیەکەدا مانەوە بۆ 40 ڕۆژ، ئەی نان خواردن، ئەی دەست شۆرکردن. ئەگەر بڵێم 1 ملیۆن کەس لەم هۆڵەیە جێ ئەبێتەوە باوەڕ ئەکەیت؟ نا، کەواتە بە شێوەیەکی زانستیانە هەندێک کەڵەی زانستی گەورە هەیە لە ئینجیلدا. پرسیاری داهاتوم بۆ دکتۆر کابێڵ، بەڵێ ئەمەوێت ئەم پرسیارە بکەم لە دکتۆر کابێڵ یاخود داوای تاقیکردنەوەیەکی لێ بکەم. بۆچی هەوڵ نایەیت بۆ تاقیکردنەوەی بەدرۆخستنەوەی ئینجیل کە لە مەرقادا هاتووە لە بەشی 17 دەقی 16 و 18دا و بیسەلمێنی بۆ ئامادەبووان کە تۆ بەڕاستی شوێنکەوتەی عیسای؟ من هاوڕانیم لەگەڵ لێکدانەوەکانی دکتۆر زاکیر نایکدا. عیسا خۆی تاقی کرایەوە و شەیتان پێیوت ئەگەر تۆ کوڕی خوایت خۆت فڕێ دەرە خوارێ، و عیسا پێیوت تۆ نابێت خودای خۆت تاقی بکەیتەوە. ئەگەر منیش لێرەدا بڵێم ئێستا بە دڵنیاییەوە موعجیزەیەک ئەکەم بۆتان، ئەوە خوددا تاقیکردنەوەیە. هاوڕێکەم هاری ڕیدگلیف بەڵێنیدا کە بیکات باوڕی بە خوددا بەهێز بوو، بەڵام حاڵەتێکی جیاوازە و من خوددا تاقی ناکەمەوە. ئەم پرسیارە بۆ دکتۆر نایکە. بەڵێ، پرسیارەکەم بۆ دکتۆر زاکیر نایک ئەوەیە کە مەسیحیەکان بە شێوەیەکی زانستی باسی ئەوە ئەکەن کە خوا 3 بەشە. با پێدانی نمونەی ئاو کە 3 دۆخی هەیە، شل و ڕق و گاز لە شێوەی هەڵم و سەهۆڵ و ئاودا. بە هەمان شێوە خوداش 1 و 3 دۆخی هەیە، کوڕ و باوکو و ڕۆحی پیرۆز. سوپاس بۆ پرسیارەکەت. ئێمە نابێت خوددا تاقی بکەینەوە، بەڵام ئێمە خوددا تاقی ناکەینەوە، بەڵکو مرۆڤ تاقی دەکەینەوە. ئێمە خوددا تاقی ناکەینەوە لێرە، بەڵکو تۆ تاقی ئەکەینەوە و خوش بەڵێن دەدات کە هەر باوەڕدارێک ژەهریش بخوات نامرێت. بەچی زمانێک قسە ئەکات، ئێمە باسی خوددا ناکەین و ئەزانین ئەو تاقی ناکرێتەوە و ڕاستە، بەڵکو تۆ تاقیکردنەوەت پێویستە کە باوەڕداریت یان بێ باوەڕیت. دەینە سەر پرسیاری ئەو خوشکە. هەندێک لە مەسیحیەکان کە ئەڵێن با شێوەیەکی زانستی چەمچی سیانەی پیرۆس واتە خودایەکە و 3 شێوەی هەیە دەیسەلمێنین وەک چۆن ئاو، ئەکرێت 3 دۆخی هەبێت کە سەهۆڵ و هەڵم و ئاوە، بە هەمان شێوە خوا لە 3 شێوەدایە، ڕۆحی پیرۆز و کوڕ و باوکە. چۆن وەڵام بینەوە؟ ئایا ئەمە زانستیە؟ ئاو ئەکرێت 3 شێوەی هەبێت لە زانستدا. ئەمە ڕاستە، شل، ڕق، گاز کە سەهۆڵ و ئاو هەڵمە. بەڵام زانستیانە هەر هەمان پێکاتەی هەیە کە 2 هایدرۆجین و 1 ئۆکسجینە، پێکاتەکەی هەمان شتە، بەڵام شێوەکەی دەگۆڕێت، کێشەمان نییە، لەگەڵی و تەواوە تا ئێرە.
بەڵام بۆ چەمچی یەک خوا و سێ شێوە باوک و کوڕ و ڕۆحی پیرۆز ئەڵێن شێوە ئەگۆڕێت ئەوەش هەر کێشە نییە ئایا پێکاتەکەی ئەگۆڕێت خدا لەگەڵ ڕۆحی پیرۆز پێکاتەیان ڕۆحیە و مرۆڤیش لە گۆشت و ئێسک پێکاتووە کە لە یەک ناچن مرۆڤ پێویستە بخوات بەڵام خدا خواردنی نییە لە یەک ناچن و عیسا عەلەیهی سەلام ئەمەی باس کردووە لە مزجێنی لۆقادا بەشی 24 دەقی 36 بۆ 39 سەیری دەست و قاچم بکەن و دەستی لێ بدەن چونکە ڕۆح گۆشت و ئێسقانی نییە دەستی نیشانیان ئەدات و بینیان و پێیوتن هیچتان لەلایە بخورێت ئەوانیش پارچەیەک ماسی برژا و پارچەشانەیەک هەنجوینیان پێدا و خواردی لە بەردەمیاندا بۆ ئەوەی چی بسەلمێنێ کە خودایە نا بیسەلمێنێ کە ئەو خوددا نییە ڕۆح و گۆشت و خوێنی نییە ئەمە ئەیسەلمێنێ کە بە شێوەیەکی زانستی مستەحیلەکە باوک و ڕۆحی پیرۆز و کوڕ یەک بن و خوددا بن و چەمچی ئەو سیانە کە خودایەک و سێ شێوێ لە ئینجیلدا نییە و وشەی سیانە لە ئینجیلدا نییە بەڵام لە قورئاندا هەیە لە سوورەتی ئەنیسا ژمارە 4 ئایەتی 171دا دەفەرمێت مەڵێن خوددا سێیە باشترە بۆتان کە واز بهێنن هەروەها باسکراوە لە سوورەتی ئەلمائیدا ژمارە 5 ئایەتی 73 دەفەرمێت ئەوانە کوفر دەکەن کا دەڵێن خوا سیانە عیسا هەرگیز نەیوتووە کە ئەو خودایە و چەمچی سێ خوددا لە ئینجیلدا نەهاتووە نزیکترین دەق لە ئینجیل بۆ بوونی سیانەی خوددا هەبێت ئەو دەقەی مزگێنی یوحەنایە بەشی 5 دەقی 7 کا دەڵێت سێ کەس هەن لە بەهەشتن باوک کوڕ و ڕۆحی پیرۆز و ئەم سیانە یەکێکن بەڵام ئەگەر چاپە نوێکە بخوێننەوە کە پیاداچوونەوەی پیاکراوە لەلایەن کۆمەڵی زانای مەسیحیەوە لە هەرە پلە بەرزەکان کە بە پشبەستن بە 50 دەستخەتی کۆن کە دەڵێن ئەم دەقە لە ئینجیل واتە یەکەم نامە لە یوحەنا بەشی 5 دەقی 7 گۆڕانکاری تێدا کراوە و زیاد کراوە و هەڵبەستراوە عیسا سەلامی خوای لێبێت هەرگیز بانگەشەی خوایەتی نەکردووە و هیچ دەقێک بەڕوونی نەهاتووە لە ئینجیلا کە عیسا وتبێتی بمپەرستن من خوام بەڵام بە پێچەوانە شێوە گەر ئینجیل بخوێنێتەوە لە مزگێنی یوحەنادا لە بەشی 4دا لە دەقی 28 دەڵێت باوکم لە من مەزنترە مزگێنی یوحەنا بەشیدا دەقی 29 دەڵێت باوکم لە هەمووان مەزنترە مزگێنی مەتا بەشی 12 دەقی 28 شەیتانەکان دەردەکەم بە ڕوحی پیرۆزی خوددا مزگێنی لۆقا بەشی 1 دەقی 20 دەڵێت من بەهێزی خوددا شەیتان دەردەکەم مزگێنی یوحەنا بەشی 5 دەقی 30 دەڵێت من هیچ شتێک لە خۆمەوە ناکەم ناتوانم هیچ شتێک لە خۆمەوە بکەم بەڵکو بەپێی ئەوەی گوێم لێ ئەبێت فەرمان ئەدەم و فەرمانەکەشم دادپەروەرانەیە چونکە ئارەزووی خۆم ناهێنمەدی بەڵکو ئارەزووی ئەوەی ناردوومی هەر کەسێک بڵێت خواستی من نییە بەڵکو خواستی خودایە ئەوە موسڵمانە و موسڵمان ئەو کەسەیە کە خۆی بەدەستەوە داوە بۆ فەرمانەکانی خوددا عیسا بە هەمان شێوە ئەڵێت ئارەزووی من نییە بەڵکو ئارەزووی خودایە ئەویش موسڵمان بووە یەکێک بووە لە پێغەمبەرە مەزنەکان موسڵمان باوەڕی وایە کە بە موعجیزە دەرئاسا لەدایک بووە بەبێ هیچ پەیوەندیەک و موسڵمان باوەڕی وایە کە مردووی زیندوو کردوتەوە بە ئیزنی خوددا و نەخۆشی بە ئیزنی خوا چاک کردوتەوە و ڕێزی ئەگرین وەک یەکێک لە پێغەمبەرە مەزنەکان بەڵام ئەو خوا نییە و بەشێک نییە لە خوا و سێخوا هەرگیز وجودی نەبووە قورئان ئەڵێت قل هو الله ئەحەد واتا بڵێ ئەو خودایە تاکو تەنهایە بەڵێ پرسیاری داهاتوو بۆ دکتۆر کامبڵ ئەسەلام عەلەیکم سوپاس بۆ خوای جیهانیان و مرۆڤ ئەم شەو گفتوگۆیەکی سوودبەخش بەڕێوە چوو پرسیارەکەم ئەوەیە کۆبووینەتەوە تا سوود بگەێنین ئایا دکتۆر کامبڵ تۆیان وەک هاوڕێیانت لێرە ئەم گفتوگۆیە کاری لێ کردوویت وەک مەسیحیەک ئامادەی کرانەوەی بۆ گۆڕانکاریەکان بەلایانی کەمەوە تێڕوانینی نوێت هەیە بۆ گەیشتن بە ڕاستیەکانی ئیسلام بەڵێ وابزانم ئەو پرسیارە بەکار ئەهێنم بۆ وەڵامدانەوەی زاکیر نایک دکتۆر نایک ئەڵێت لە هیچ شوێنێکان نەهاتووە عیسا وتبێتی من خوام لە مزگێنی مەرقادا بەشی 4دا دەقی 61 وەڵامی نەدایەوە و جارێکی تر قەشەپ لە بەرزەکە پرسیاری لێکردو پێیوت ئایا تۆ ڕزگارکەرەکەی کوڕی پیرۆزکراوەکەی واتە کوڕی خوایت عیسا پێیوت من بەڵێ کەواتە بەڵێ وتی من کوڕی خوام و بەڵێ وتویەتی من خودام و ئینجیل بەڕوونی ئەیڵێت
بەڵام دکتۆر زاکیر ئەو دەقە ئەهێنێت کە ئارەزووی ئەکات تێیدا عیسا لە شێوە مرۆڤەکەیدا بووە. بەڵام کۆمەڵێت دەقی تر هەیە کە دەڵێت من و باوک هەردووکمان یەکێکین، یان دەڵێت لە سەرەتایە وشە هەبووە و لەگەڵ خودایە بووە و خودا خۆی بووە و دواتر خودا گۆشت خوێنی لە نێوانماندا دروست کرد. لە ئاو هەڵکێشانەکەی عیسادا خودا قسەی کردوتی ئەمە کوڕە خۆشەویستەکەمە. عیسا خۆی لەوێ بووە و ڕۆحی پیرۆزیش لەوێ دێتە خوارێ. خودا و عیسا ڕۆحی پیرۆز لەوێ بوون، ئێمە ئەو شتەمان لە مێشکی خۆماندا دروست نەکردووە و ئەم بەڕێزە پرسیارێکی کردووە زۆر شت فێر بووین و منیش حەز دەکەم زیاتر فێر ببم. بەڵام هێشتا کاریگەری ئەو 500 کەسە زیاترە لەسرم کە عیسایان بینیوە زیندوو بۆتەوە، وەک لە محەممەد کە 600 ساڵ دوای ئەو هاتووە وەک یەک شایەت. پرسیارێک بۆ دکتۆر زاکیر نایک. دکتۆر کابێڵ سەرەتا بە بۆچوونی خۆی هەندێک ڕاستی بەناو زانستی هێنا لەسەر گەردوون، بەڵام وەڵامی هەموو گومانەکانت دایەوە. ئەو بۆچوونە هەڵانە لەسەر قورئان هەرچۆنێک بێت نەدرایە پاڵ ئینجیل کە چۆن باسی شێوەی زەوی و گەردوون ئەکات. ئەم خوشکە پرسیارێکی کرد کە بۆچی باسی شێوەی زەوی نەکرا لە ئینجیلە. هۆکارەکەی ئەوە بوو کە کاتەکەم کەم بوو، بەڵام لەگەڵبوونی کاتدا ئەتوانم سەدان خاڵی کێشە لەسەری تیا باس بکەم هەرچۆن ئەم خوشکە ئەیەوێت بزانێت زەوی چۆن باسکراوە لە ئینجیل. لە مزجێنی مەتادا بەشی 4 دەقی 18 هەمان ئەو شوێنەی کە دکتۆر کابێڵ قسەی لەسەر ئەکرد لەبارەی تاقیکردنەوەی خوداوە دەڵێت شەیتان عیسای بردا سەر شاخێکی بەرز و هەموو مەملەکەتی زەوی نیشانیە. مزگێنی مەرقا بەشی 4 دەقی 5 دەڵێت شەیتان عیسای بردا سەر شاخێک و هەموو مەملەکەتی دنیای نیشاندا. ئێستا گەر بچینە سەر بەرزترین شاخ کە ئەفرێستە و باوای دابنین چاوی تۆ هەزاران کیلۆمەتر ئەبینێت، هێشتا ناتوانیت هەموو زەوی ببینیت، چونکە ئەمڕۆ ئەزانین کە زەوی خڕە و ناتوانیت بەشەکەی تری ئەم مەملەکەتە ببینیت و تاکە ڕێگا بۆ بینینی هەمووی ئەوەیە کە زەوی تەخت بێت. ئەو شێوەیە کە ئینجیل ئەیدات بە زەوی تەختیە واتە زەوی تەختە. هەمان باس دووبارە بۆتەوە لە کتێبی دانیالدا بەشی 4 دەقی 10 و 11 دەڵێت لە خەودا درەختێک گەشەی کرد بۆ ئاسمان وا بەرز بوویەوە کە هەموو کەسێک لە هەموو گۆشەیەکی دنیاوە ئەیبینێ، تەنها یەک ئەگەری هەیە ڕاست بێت، ئەویش کاتێک کە زەوی تەخت بێت. ئەگەر درەختەکە زۆر بەرز بێت و شێوەی زەویش تەخت بێت، بەڵێ ئەو کاتە ڕاستە. ئەمڕۆ وەک ڕاستیەک ئەزانن کە زەوی خڕە و قەت ناتوانێ هەموو زەوی ببینیت، هەرچەندە درەختەکە بەرز بێت لە لاکەی ترەوە ناتوانیت ببینێت. زیاتر ئەگەر ویستت بخوێنیتەوە لە مێژوو یەکەمدا لە بەشی 16 دەقی 30دا دەڵێت زەوی ناجوولێت. هەمان شت دووبارە بۆتەوە لە کتێبی نەشیدەکاندا بەشی 93 دەقی 1 کە خوای گەورە زەوی وەستاندووە واتە زەوی ناجوولێت. و لە چاپە نوێ نێودەوڵەتیەکەدا هاتووە کە خودا زەوی دامەزراند و لە جوولەی وەستاند. ئەوەی کە دکتۆر کابێڵ گوتی عیسا سەلامی خوای لێبێت لە چەند شوێنێکدا بانگەشەی خوایەتی کردووە، ئەتوانن بگەڕێنەوە بۆ ڤیدیۆیەکەم کە چەمچی خودا لە دینە بڵاوەکاندا. تێیدا وەڵامی هەموو ئەو گومانانەی تێدایە لەسەر ئەو دەقانەی کە بەکاری هێنا کە دەڵێت من و باوکم یەکێکین، کە لە یوحەنادا بەشی 10 دەقی 30دا هاتووە، یان ئەوەی کە دەڵێت لە سەرەتایە وشە هەبووە کە لە یوحەنادا هاتووە لە بەشی 1 دەقی 1دا بچۆ سەردەقەکە ئینجا تێئەگەیت کە عیسا قەت بانگەشەی خوایەتی نەکردووە. ئەتوانن سەیری ڤیدیۆیەکەم بکەن کە بەناوی چەمچی خودا لە دینە بڵاوەکاندا و بەراوردەکان لە نێوان دینی ئیسلام و مەسیحیدا کە وردەکاریم باس کردووە تێیدا لەسەر ئەوەی کە عیسا خودا نەبووە. پرسیاری داهاتوو دکتۆر کابێڵ: بەڵێ، باسی تاقیکردنەوەکت کرد کە ئەوانەی بەڕاستی شوێنکەوتەی عیسان ئەتوانن ژەهر بخۆنەوە و نەمرن بەهۆی ئیمانەکەیانەوە. ئەی چی ئەڵێیت لەبارەی گریگۆری ڕاسپۆتینەوە کە ژەهر خوارد کرا بە سیانید کە بەشی کوشتنی 6 کەسی ئەکرد، بەڵام نەیکوشت و دواتر خۆی بە خوێنبەربوون مرد؟ مەسیحیەکی باش نەبوو چونکە بە گروپ لەگەڵ خەڵکدا سەرجەی ئەکرد. چۆن ڕوونی ئەکەیتەوە؟ مەبەستم ئەوەی ئەم تاقیکردنەوەیە تەنها بۆ مەسیحیەکی باشە. وا هەست ئەکەم پێویست ناکات ڕوونی بکەمەوە. ڕاسپۆتین مەسیحی بوو، بەڵام ئەو حاڵەتەی ئەو جیا بوو و هیچ پەیوەندیەکی بە ئینجیلەوە نییە. پێشتر ڕوونم کردەوە خوددا مەبەستی لەوە نییە کە بین لێرەیە دەستکەین بە ژەهر خواردنەوە و بزانین ئەو خودای ڕاستەقینەیە یان نا. ئەوە کاری ئێمە نییە کە خوددا تاقی بکەینەوە. ئەوەی کە نمونە بێت بۆی پۆڵە کە لە کاتی کەشتی نوقمبوونەکەدا چوو بوو وابزانم کریب بوو، نازانم.
بەڵام شوێنێکی هەڵم لە خەیاڵەوەیە دواتر لەنگەریان گرت و داری فڕێ ئەدایە ئاگرەوە لەو کاتەیە مارگەستی بەڵام ژەهری مارەکە هیچی لێ نەکرد هەرچەندە ئەو خودای تاقین نەئەکردەوە و تەنها ئاگری خۆش کرد لەبەر ئەوە دوو حاڵەتی جیاوازن ئەمەوێت شتێک بڵێم لەبارەی بازنەوی زەویەوە لە ئەشعیا بەشی 22 دەڵێت خدا دانیشتووە لەسەر و بازنەیی سەرزەویەوە پرسیاری دواتر بۆ دکتۆر زاکیر تۆ وتت هیچ هەڵەیەک نییە لە قورئاندا من زیاتر لە 20 هەڵەی ڕێزمانی عارەبی تایە ئەبینم و هەندێکت پێ دەڵێم الذين آمنوا والذين هادوا والصابئون لبقرة ولا حج دا دلت إن الذين آمنوا والذين هادوا والصابئين كام يان راستا صابئين يان صابئون بلام همان شتا لسورة تهادا لآياتي 63 دا دلت إن هذان لساحران أما هليا أبيت إن هذين لساحران بيت أتواني أورون بكيتوا وهلي لو زياتر هي تيدا أم برايا بسياريشي باشي كرد کە ئەویش حەزەکەم زیاتر بەراوردکەر بم و لەگەڵتام باشە باوا دابنین هەموو 20 هەڵە ڕێزمانیەکەی باس کردووە کتێبەکەشت هی عەبدولفادیە وایە ناوی هەل قورئان معسووم ئایا قورئان پارێزراوە وایە کتێبەکەی ئەوە بەڵێ سوپاس بۆخوا باش ئەبینم هەر 20 هەڵەکەی بە یەک جار وەڵام ئەیەمەوە چونکە کتێبەکەم خوێندۆتەوە هەر هەمووی جواب ئەدەمەوە بە پشتیوانی ئەڵڵا خاڵی یەکەم براکەم ئەوەیە کە هەموو ڕێزمانی عارەبی لە قورئانەوە وەردەگیرێت قورئان بەرزترین کتێبە لە ناو زمانی عارەبیدا کتێبێکە کە زۆرترین ڕەوانبێژی عارەبی تایە هەموو ڕێزمانی عارەبی لە قورئانەوە وەرگیراوە قورئان کتێبی ڕێزمانی عارەبیە ئەگەر ڕێزمانی عارەبی لە قورئانەوە هاتبێت هەرگیز نابێت قورئان خۆی هەڵەبێت ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم ئەمە وەک ئەوە وایە کە ڕاستیەک بێنیت ڕاستەکە پێوەری لەسەرەوەی تۆ بڵیت پێوەری ڕاستەکە هەڵەیە تۆزێک ناژیرانەیە ئەوە بەڵام خاڵی دووەم لە ناو قەبیلە جیاوازەکانی ناو عارەبدا و خۆت عارەبی دەزانیت و دکتۆر کابێڵ بە هەمان شێوە هاوڕێیە لەگەڵمدا ڕێزمان بە بەردەوامی لە گۆڕاندایە لە ناو هەندێک قەبیلەدا کردارەکە مەیە بەڵام لای هۆزێکی تر هەمان وشە نێرە بۆیە بە پێی هۆزەکان ڕێزمانەکەش دەگۆڕێت تەنانەت نێر و مێ وشەکەش دەگۆڕێت جا ئایا تۆ قورئان بەوە بەراورد دەکەیت بەو جۆرە هەڵ ڕێزمانیانە و بۆ زانیاریتان ڕەوانبێژی قورئان زۆر بەرزە و سنووری بۆ نییە وە کتێب لە زۆر شوێن هەیە لە ئینتەرنیتە نووسراوە 12 هەڵەی ڕێزمانی قورئان یان 21 هەڵەی ڕێزمانی یان عەبدولفادی ئەڵێت 20 هەڵەی ڕێزمانی تۆوە ئەزانیت مەسیحیەکان هەڵەیان لە کتێبەکانیان گرتووە چێ ئەم جۆرە هەڵانەی دەرهێناوە ئەزانیت چێ بوون مسلمانان خۆیان بوون وەزانایانی مسلمان بوون لەوانە زەمەشخەری کە دەڵێت ڕێزمانی قورئان زۆر بەرزە کە هەندێک جار دژی بەکارهێنانی تەقلیدی ناو خەڵکی عەرەب ئەبێتەوە ئاستی ڕێزمانی قورئان زۆر بەرزەوە بۆ ئەوەی بیسەلمێنین کە قورئان ئاستی ڕێزمانی بەرزە نمونە دێنینەوە و ئێستا منیش هەندێک نمونەت بۆ دێنمەوە کە وەڵامی هەر 20 هەڵەکە باتەوە نمونەیەک لە خوێندنەوەی قورئاندا ئەوە کە دەڵێت قەومەکەی لوط سلامی خوای لەسەر بێت هەموو پێغەمبەرەکانیان بەرپەرزدایەوە نووسراوە پێغەمبەرەکانیان بەرپەرزدایەوە و دکتۆر کابێڵ وتی قەومەکەی نوح پێغەمبەرەکانیان بەرپەرزدایەوە ئێمە ئەزانین کە تەنها یەک پێغەمبەریان بۆ چووە کەواتە لێرەیە هەڵەیەکی ڕێزمانیت هەیە قورئان ئەبوایە بیوتایە پێغەمبەرەکەیان بەتاک بەرپەرزدایەوە نەک پێغەمبەرەکان بەکۆ باشە لەگەڵدام لەوانەیە هەڵە بێت بەڵام گەر کتێبی عەرەبەکان بخوێنیتەوە کە جوانی قورئان چییە جوانی قورئان ئەوەیە کە قورئان بۆ ئەڵێت هەموو پێغەمبەرەکانی بەرپەرزدایەوە لە بڕی یەکدانە بەرپەرز بداتەوە ئەزانی بۆ چونکە پەیامی سەرەکی هەموو پێغەمبەرەکان هەر یەک پەیام بووە کە تەنها یەکتاپەرستیە و یەک خوا هەیە لەبارەی ئەڵڵاوەیە پاک و بێگەردی بۆ ئەوەی کە قەومی لوط عەلەیهی سەلام وەیان نوح کە پێغەمبەرەکەیان بەرپەرزیدایەوە بە ناڕاستەوخۆ هەموو پێغەمبەرەکانی تریان بەرپەرزدایەوە سەیری جوانیەکەی بکە سەیری ڕەوانبێژیەکەی بکە سوپاس بۆ خوا لەوانەیە تۆ بڵێ ئەوە هەڵەیە بەڵام وانییە بێ هەڵەیە بە هەمان شێوە لەوانەیە بڵێیت کون فەیەکون ببە ئەبێت ئەبوایە کونفەکان ببە ببوو بوایە چونکە بۆ ڕابردووە بەڵام کون فەیەکون گونجاوترێکە چونکە خوا کردی و ئەیکات و ئەتوانێت بیکات لە داهاتوودا کون کانە یەکون بۆ ڕابردوو ئێستا و داهاتوو پرسیاری دواتر بۆ دکتۆر کابێڵە
لە سەرەتای قسەکانیا دکتۆر کامبڵ وتی ذوالقەرنەین ئەلکساندەری مەزنە لە سوڕەتی ئەلکەهفدا وتی ذوالقەرنەین ئەلکساندەری گەورەیە ئەتوانی بیسەلمێنی کە چۆن گەیشتیتە ئەو ئەنجامە تەنها لە تەفسیرەکەی یوسف عەلیدا خوێندوومەتەوە بەڵام ئەوەم مەبەست نەبوو کە ئەلکساندەری مەزنە یاننا خۆر ئاوا نابێت لەناو حەوزی گەڕاوە جا ئەوە بوو مەبەستەکەم بەڵێ پرسیاری دواتر بۆ دکتۆر زاکیر نایک دەقی ئینجیلەکە نازانم لەکوێیە بەڵام کاتێک کە ئەڵێیت یونس 3 ڕۆژ و 3 شەو لە سکی حوتەکەیە بوو کەواتە بە کوڕی لە مرۆڤ بوو 3 ڕۆژ و 3 شەو لە ناخی زەویدا بمێنێتەوە ئایا عیسا بە شێوەیەکی زانستی ئەم بەڵگەی وەک نیشانەی ئاسمانی یونس جێبەجێ کردووە ئەوەی ئەم خوشکە ئاماژەی پێدا لە مزگەنی مەتە بەشی 12 دەقی 38 بۆ 40 کاتێک کە خەڵکی داوای بەڵگە یاخود موعجیزەیان لە عیسا کرد عیسا پێی وتن ئێوە ئەی وەچەی زینا هێشتا داوای بەڵگە ئەکەن هیچ بەڵگەیەکتان پێ نادرێت تەنها ئەوەی یونس نەبێت چونکە یونس 3 ڕۆژ و 3 شەو لە سکی نەهەنگەکەیدا مایەوە و کوڕی لە مرۆڤ بوو بە هەمان شێوە 3 ڕۆژ و 3 شەو لە ناخی زەویدا بمێنێتەوە عیسا عەلەیهی سەلام هەموو بەڵگەکانی لەسەر ئەم دەقەوەستاوە و ئەگەر بچن بۆ کتێبەکەی یونس کە دوو لاپەڕەیە و زۆر بەمان ئەزانین و ئەگەر لێی بکۆڵیتەوە کە یونس 3 ڕۆژ و 3 شەو ماوەی مانەوەی بووە بەڵام عیسا سەلامی خوای لێبێت ئەزانین بەپێی قسەی ئینجیلەکان کە لە خاج جراوە بەبێ بەڵگە یعنی لە خاجدانە خەیاڵیەکەیان و ئێوارە درەنگانێک دایان گرت و خستیانە ناو گۆڕەوە و لە ڕۆژی یەکشەممەدا ئەگەر بیزانن گۆڕەکە کەسی تیانە بووە کەواتە عیسا سەلامی خوای لێبێت شەوی هەینی لە گۆڕایە شەوی هەینی لەناو قەبرەکەیدایە تا بەیانی ڕۆژی شەممە لە گۆڕا بووە ئەوەش یەک بەیانی کە ئەوە یەک ڕۆژ ئەکات و شەوی شەممە بە هەمان شێوە یەک شەو لە گۆڕەکەیە بووە کەواتە 2 شەو و یەک ڕۆژ ئەکات عیسا 2 شەو و یەک ڕۆژ لە گۆڕا ماوەتەوە 2 شەو بووە و بەیانی یەکشەممە گۆڕەکە بەتاڵ بووە کەواتە عیسا عەلەیهی سەلام 2 شەو و یەک ڕۆژ لە گۆڕدا بووە و 3 شەو و 3 ڕۆژ نەبووە دکتۆر ولیام کامبڵ لە کتێبەکەیدا وەڵام ئەداتەوە کە بەشێک لە ڕۆژێک بە یەک ڕۆژ حیساب ئەکرێت و ئەگەر نەخۆشێک بێتە لای کە شەوی شەممە نەخۆش کەوتووە و نیوەڕۆی دووشەممە بێتەوە پێی ئەڵێت چەندێکە نەخۆشی نەخۆشەکە ئەڵێت 3 ڕۆژە باشە لەگەڵتام لەم لێکچوونەیە لەگەڵدام من زۆر دڵفراوانم لەگەڵتام تۆ ئەڵێیت بەشێک لە ڕۆژێک هەموو ڕۆژەکەیە باوا بێت کەواتە شەوی شەممە هەموو ڕۆژەکەیە و یەک ڕۆژە ڕۆژی یەکشەممە بەشێک لە ڕۆژەکەی هەموو ڕۆژەکەیە ئەوەش یەک ڕۆژی تر ڕۆژی دووشەممەش بە هەمان شێوە ئەگەر نەخۆشێک بڵێت 3 ڕۆژە هیچ کێشەمان نییە لەگەڵی بەڵام هیچ نەخۆشێک ناڵێت 3 ڕۆژ و 3 شەوە نەخۆشم و تەحدات ئەکەم لەوەیە سوپاس بۆخوا پشکنینم بۆ زۆر نەخۆش کردووە تا ئێستا کەسم نەدیوە لە بانگەوازکەرانی مەسیحیەوە کە پێرێ شەو نەخۆش کەوتو بێت بڵێت 3 شەو و 3 ڕۆژە نەخۆشم و عیسا لێرەدا ناڵێت 3 ڕۆژ ئەمێنمەوە لە گۆڕە بەڵکو دەڵێت 3 ڕۆژ و 3 شەو و ئەمە هەڵەیەکی ژمێریاریە بە شێوەیەکی زانستی عیسا نەیتوانیوە کە بیسەلمێنێ هەروەها پێشبینیەکە کە دەڵێت کوڕی مرۆڤ هەروەک یونس دەبێت یونس چۆن بوو لە ناو سچی نەهەنگەکەی چۆن بوو زیندوو بوو یاخود مردوو زیندوو بوو کە نەهەنگەکە فڕیدایە دەرەوە زیندوو بوو کە لە ناو سچی نەهەنگەکەیە بوو زیندوو بوو یاخود مردوو کە نەهەنگەکە ئەسوڕایەوە زیندوو بوو ئەی کە نوێژی بۆ خودا ئەکرد هەر زیندوو بوو ئەی کە لە قەراغی دەریاکە بوو هەر زیندوو بوو زیندوو بوو زیندوو بوو زیندوو بوو کە پرسیار لە مەسیحیەکان ئەکەم عیسا چۆن بوو لە گۆڕەکەیە مردوو بوو یا زیندوو ئەڵێن مردوو بوو زیندوو بوو سوپاس بۆخوا مەسیحی لێیە ئەگەر زیندوو بووە سوپاس بۆخوا کە لە خاچ نەدراوە و ئەگەر مردوو بووە ئەوە نیشانەی پێشبینیەکەی ئینجیلی بەدی نەهێناوە ئەتوانن بگەڕێنەوە سەر ڤیدۆکەم ئایا عیسا لە خاچ دراوە و سەلماندوومە تێیدا کە عیسا تێیدا لە خاچ نەدراوە وەک قورئان لە سوڕەتی نیسا ژمارە 4 ئاەتی 157 دەفەرمێت نەکوشتیان و نە لە خاچیاندا بەڵام لێیان گۆڕا پرسیارێک بۆ دکتۆر کامبڵ وەک پزیشکێک دکتۆر کامبڵ ئەتوانێت ڕوونکردنەوە بیت لەسەر بابەتە پزیشکەکانی ناو ئینجیل بە شێوەیەکی زانستیانە چونکە وەڵامی پرسیارەکانت نەدایەوە لە بەشی بە هەڵەدابرنەوەی بەرامبەر بۆ نمونە خوێن وەک پاکەرەوە بەکارهێنانی ئاو بۆ فەحسی زینا
و لە هەمویان سەیرتر پیسی ئافرەت لە هەبوونی 2000 سوڕی مانگانەی و لە حاڵەتی لەدایکبوونی کچدا بە بەراورد با کوڕ. سوپاس بۆ پرسیارەکەت. دواتر وەڵامی ئەیەمەوە. دکتۆر نایک با بەردەوامی ئەو پرسیارانەی لێ ئەکرێت کە ئەبوایە لە مەسیحیەک بکرایە نەک ئەو. لە مزجێنی مەتا بەشی 27 و 63 دەڵێت بۆ ڕۆژی داهاتوو لە دوای ئەوەی شەموان خۆی ئامادەکرد سەرۆکی قەشە فەریسەکان چوو بۆ لای پیلاتۆس پێیان وت گەورم لەبیرمانە کە عیسای گێرە شێوێن زیندوو بوو وتی من لە دوای 3 ڕۆژ زیندوو ئەبمەوە. کەواتە فەرمان بدە بە پاسەوانی ژووری گۆڕەکەی بکەن تا 3ەم ڕۆژ. ئەم موشانە بە شێوەیەک بەکارهاتوون کە کاریگەریان نییە لەسەر ماناکەی. ئەوەنەی من شارەزابم تێیدا 3 ڕۆژ و دوای 3 ڕۆژ هەر ئەو مەبەستەی گەیاندووە کە چی ڕوویداوە لە ناشتن و زیندووبوونەوەی عیسا. شتێکی تر زیندووبوونەوەیە کە عیسا دەستگیر کرا لە شەوی پێنجشەممەدا لە دوای ئەوەی دەستگیر کرا وتی ئەوە منیش کاتم هاتووە جالێرەوە حسابی بکە 3 ڕۆژ و 3 شەو ئەکات. بۆ ئەو کچەش پرسیاری لێکردم لەبارەی ئەوانەی لە ئینجیل نووسراوە من باوەڕم وایە کە ئینجیل خودا نووسیویەتی و خودا ئەو باسانەی وا داناوە هەر بۆیە ئەوە بەدەست من نییە کە ئەوەی خودا نووسیویەتی ڕوونی بکەمەوە. بەڵام باوەڕم بەوەیە کە خودا ئەوانەی لە ئینجیلدا داناوە. ئێستا پرسیارێک بۆ دکتۆر زاکیر. سەلام عەلەیکوم. ناوم ئەسلەم ڕەئوفە. خوێنکارم و بایۆلۆژی دەخوێنم. ئێستا مامۆستاکەم دەرسی پەرەسەندنمان پێ ئەڵێت. جا دەمەوێت بزانم ڕوونکردنەوە و هەڵوێستی ئیسلام چییە بەرامبەر پەرەسەندن بە کورتی و ئیسلام چی ئەڵێت لەسەر پەرەسەندن و خەڵق بوون. ئەو برایە پرسیارێکی کرد لە دوای ئەوەی ولیام کابێڵ وەڵامی ئەدەمەوە. لە هیچ شوێنێکی قورئانە ناوی ئەلێکساندەری مەزن نەهاتووە ئەڵێت ذوڵقەرنەین نەک ئەلێکساندەر. ئەگەر تەفسیرێک هەڵەیەکی هەبێت ئەوە هەڵەی قورئان نییە. لەبارەی ئەوەی کە ئینجیل لە ئەشعیادا دەڵێت زەوی بازنەیە کێشە نییە لەگەڵتام ئەڵێیت بازنەیە ناڵێت خڕە کەواتە ئینجیل لە شوێنێکە ئەڵێت تەختە و لە شوێنێکە دەڵێت بازنەیە. ئەگەر بە هەردوو دەخەکە ڕازی بیت کەواتە وەک دیسک سیدی وایە ئەوە لە زەوی ئەچێت. ها بازنەی و تەخت ئەمە زەوی نییە. لەبارەی زانستی بایۆلۆژی و پەرەسەندن دوو پرسیاری کرد ئەو برایە نازانم ئەتوانم هەردووچی وەڵام بەمەوە کامە. یەکەم یان دووەم پەرەسەندن وەڵام ئەینەوە. بۆ وەڵامی تەواو ئەتوانن بچنەوە بۆ سەر ڤیدیۆکەم بە ناوی قورئان و زانستی سەردەم. لەبارەی پەرەسەندنەوە لە تیۆریەکەی داروینەوە سەری هەڵداوە کە کاتێک داروین بە کەشتی گەشتی کرد بۆ دوورگەیەک لەسەر ئەوەی جۆرێک لە باڵندەی بینی کە دەنوچی دەکێشا بە درەختەکەدا. لەسەر ئەو تێبینیکردنە کە دەنوچی باڵندەکە درێژ ئەبوو و کورت ئەبوو. تیۆرەکەی دانا لەسەر بنەمای ئەوەی سروشت گۆڕانکاری دەکات و نامەیەکی نووسی بۆ هاوڕێیەکی کە تێیدا دەڵێت کە ناتوانم هەڵبژاردەی سروشتی بسەلمێنم بە بەڵگەوە بەڵام چونکە یارمەتیم ئەدات لە پۆڵینکردنی کۆرپەلەزانی و هەندێک بابەتی تر ئەمەم داناوە. تیۆریەکەی داروین ڕاستی نییە و چەندین جار وتومەکە تەنها تیۆریە و لە سەرەتای قسەکانما باسم کرد کە قورئان لەوانەیە دژی تیۆری ببێت چونکە تیۆری ئەگەری هەیە هەڵە بێت. بەڵام قورئان هەرگیز دژی زانستی سەلمێنراو نابێتەوە و لە خوێندنگا فێرکراوین کە تیۆریەکەی داروین ڕاستیە بەڵام وانییە. بەڵگەی زانستی لەسەر ئەو تیۆریە نییە و پڕە لە کەم و کورتی هەر بۆیە کە ئەگەر خوێنکارێک بیەوێت گاڵتە بە هاوڕێکەی بکات پێی ئەڵێت گەر لە سەردەمی داروینە بوویتایە توێریەکەیت ئەسەلماند واتە ئەوەنە ناشیرینی لە مەیمون ئەچیت. کەم و کورتی هەیە لە توێریەکەیدا و ئەزانم 4 نمونە هەیە بە بەردبوون و لە مرۆڤ ئەچن. هۆمۆ ئیریکتس نیاندەرتاڵ کرۆمانیۆن. بۆ زیاتر بسنەوە سەر ڤیدۆکەم هانس گڕیک دەڵێت با پێی گەردیلەی بایۆلۆجی ئەمە مەحاڵە گەر ئێمە لە مەیمونەوە گەشەمان کرد بێت بە پشبەستن با بەڵگەکانی DNA بچنەوە سەر ڤیدۆکەم. وردەکاری تایە و لەسەر هەندێک بەشی بایۆلۆجی هیچ کێشەمان نییە لەگەڵی قورئان لە سوڕەتی ئەنبیا ژمارە 21 ئایەتی 30 دەفەرمێت هەموو شتێکمان لە ئاو دروست کرد ئەی بۆ باوەڕ ناهێنن. ئەمڕۆ ئەزانین هەرچی دروستکراو هەیە پێکاتەی سەرەکی خانەیەکە تێیدا سایتۆپلازم هەیەکە لە 90 ئاوە. هەموو زیندەوەرێک لە جیهاندا نزیکەی لە 150 بۆ 90 پێکاتەی ئاوە. بیرکەنەوە لە سەحرایەکدا چێ بیری لەوە کردوتەوە کە زیندەوەران ئاویان تیابێت. قورئان 1400 ساڵ لەمەو پێش باسی کردووە.
ئێستا دەست دەکەین بە پرسیارە نووسراوەکان کە ئامادەبوانی گفتوگۆکە کردویانە. یەکەم پرسیار بۆ دکتۆر ولیام کامبڵە. پرسیارەکە ئەخوێنمەوە، بەڵام با سەرەتا وەڵامی ئەوە بەمەوە کە هەموو بوونەوەرێک لە ئاو دروست بووە کە هەرچی جارێک بۆقێک بووکتی بە ئەرزا لە ئاو دروست بووە، هەموو شتێک لە ئاو دروست بووە، بەڵام شتێکی بەرچاوە و هیچ موعجیزە نییە. پرسیارەکە دەڵێت دکتۆر کامبڵ گەر ناتوانیت وەڵامی دژیەکەکانی ناوسفر تێکوین بیتەوە لەبارەی دروستبوونەوە، مانای ئەوە نییە کە هەڵەی زانستی هەیە و ئەیسەلمێنی لە خوداوە نییە. دان بەوە دادەنێم کە هەندێک کێشەم هەیە لا وەڵام دانەوەیان، بەڵام هەموو پێشبینیەکانی ئینجیل دروست بوون و ئەوە زۆر گرنگە بۆ من ئەوەی کە عیسا بناغەنراوە لەسەر وتەی پێغەمبەران و هاوڵانی کە پێغەمبەران پێشبینیان کردووە و هاوڵانی نووسیویانە و خوددا پێشبینیەکانی جێبەجێ کردووە. ئەزانم ئەمە وەڵامی پرسیارەکەت ناداتەوە، بەڵام من هەموو باوەڕم لە عیسادایە کە ڕزگارم بکات. سوپاس. پرسیاری دواتر بۆ دکتۆر نایک. ئایا دەقی سەرچاوە وەرجێررا و دوو وشەی جیان و ئایا دوو مانای جیا دەبەخشن؟ ئایا ئینجیلی ئینگلیزی دەقی سەرەکیە یاخود وەرجێردراوە؟ ئایا ئەتوانرێت بە شێوەیەکی زانستی دەقە سەرەکیە وەرجێردراوەکە وەک یەک بن؟ ئایا خوددا پەیمانەکانی بە زمانی ئینگلیزی گەیان بە موسا و عیسا؟ پرسیارێکی باشە. ئایا دەقی سەرەکی وەرجێردراو ئەتوانرێت وەک یەک بن؟ نەخێر، ناکرێت. نەخێر، دەقی سەرەکی وەرجێردراو لا سەدا سەد وەک یەک نابن، بەڵکو لە یەک نزیکن بە وتەی مەولانا عەبدولمەجید. قورئان قورسترین کتێبە بۆ وەرجێران لە جیهاندا. دەقی قورئان پڕ لە ڕەوانبێژیە، زۆر هونەریە، تەنانەت یەک وشەی عەرەبی چەندین مانا ئەدات بەدەستەوە، هەر بۆیە کە وەرجێڕانی قورئان وەک کتێبی تر نییە و زۆر کارێکی قورسە. و ئەگەر هەڵەیەکە بێت لە وەرجێڕانەکەیدا ئەوە هەڵەی مرۆڤەکەیە. وەڵامی ئەو پرسیارەی کە ئینجیل بە ئینگلیزی دابەزیوە نەخێر، پەیمانی کۆنی عیبری بووە و پەیمانی نوێ بە یۆنانی نووسراوە، بەڵام عیسا خۆی بە عیبری قسەی کردووە و ئەو ئینجیلە دەست نووسراوە ڕەسەنەی کە هەیە ئێستا بە یۆنانی نووسراوە. تەنانەت نوسخەی ڕەسەنی پەیمانی کۆنیش بە عیبری ئێستا بەردەست نییە و بە یۆنانی هەیە و ئەو نوسخە ئینجیلەی کە هەیە ئێستا لە یۆنانیەوە وەرجێردراوە. ئەمەش کێشەیەکی ترە کە ئینجیلە ڕەسەنەکەی یەکەم جار کە ئەبێت بە عیبری هەبێت بوونی نییە. بەڵام سوپاس بۆ خوا کە قورئان هەر ئەوەیە کە ئەو کاتە بووە و بە شێوەیەکی زانستی ئەتوانرێت بسەلمێنرێت. لەبارەی ئەو کتێبانەی کە بۆ پێغەمبەر عیسا و موسا دابەزیون چین، لە وەڵامەکەی پێشوما وتم کە ئەوەی کە ئێمە باوەڕمان پێێتی و وەک قورئان لە سوڕەتی ئەڕەعد ژمارە 13 ئایەتی 38 دا دەفەرمێت کە خوای گەورە چەندین کتێبی ناردووە و تێیدا ناوی چواریمان لایە. تەورات کە وەحی بوو بۆ موسا و ئینجیل بۆ عیسا، زەبور بۆ داود و قورئان کە کۆتا کتێبە بە وەحیدا نێردراوە بۆ کۆتا پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم، سەلامی خوا لەسەر هەموو پێغەمبەران بێت. و ئەو ئینجیلەی کە ئێستا هەیە ئەوە نییە کە ئێمە باوەڕمان پێ هەیە و بۆ عیسا دابەزیوە، سەلامی ئەڵڵای لەسەر بێت. ئێستا دکتۆر کامبڵ، بەڵام ئەو ئینجیلەی پەیمانی نوێ کە ئێستا هەیە هەر ئەوەی سەردەمی خۆیەتی و نەگۆڕاوە. ئێمە لە 175 دقە دەستخەتەکانمان لە بەردەستایە کە هی سەدەی یەکەمی میلادیە، هەر 100 ساڵ دوای ئەوەی کە یوحەنا زیندوو بووە نووسیویەتی. خەڵکی ئەو کاتەها بوون و بیر و باوەڕیان زانیویانە لە باپیرە گەورەیانەوە و لە یوحەناوە وەریان گرتووە. دەقی ئەو کاتە لە بەردەستدایە و ئینجیلی پەیمانی نوێ مێژوێکی بێکێشەی هەیە. ئێستا پرسیارەکە دەڵێت لەگەڵ ئەو ئەگەرانەی کە پێشکەشت کرد ئەنجامی باشە، بەڵام لە پەیوەندی بەخواوە زۆر لە ئاستی خوایەتیدا کەمە، چونکە خوا دەسەڵاتێکی ڕەهای هەیە. هەر کەسێکی بووێت ئەتوانێت هەڵی بژێرێت، هەر چۆنێک بێت، کەسەکە دەوڵەمەند یان فەقیر یاخود هەر چۆنێک بێت. کەواتە چۆن ئەگەرەکەت ئەگونجێنیت؟ عیسا هەژار بووە و هەڵبژێردراو بووە و ئەیوت کوڕی لە مرۆڤ بوو، شوێن نییە بچێت بۆی. زۆر دڵنیانیم کە هەژمارکردن پەیوەندی هەبێت بە ئەوەوە، بەڵام ئەو هەژمارکردنە پەیوەندی بە ئەو خەڵکەوە بوو کە چەند خەڵک توانیوێتی ئەو پێشبینیەت جێبەجێ بکەن. هیوادارم کە وەڵامم دابیتەوە. سوپاس. ئەم پرسیارە بۆ دکتۆر نایکە. هەوڵدان بۆ سەلماندنی ئەوەی کە قورئان زۆر هاوبۆچوونە لەگەڵ زانستی سەردەمدا، ئەیچی ڕوو ئەدات گەر زانستی سەردەم هەڵەی کرد. ئایا قورئانیش ئەگۆڕێت لەگەڵ زانستدا؟ ئەمە پرسیارێکی زۆر زیرەکانەیە و زۆریش گرنگە و ئێمەی موسڵمان ئەبێت زۆر وریابین لە چواندنی قورئان بە زانستدا.
هەر بۆیە من لە سەرەتای قسەکانم داوتم تەنها قسە لەسەر زانستێکی سەلمێنراوەوە ئەکەم و ئەو ڕاستیە زانستیانەی کە سەلمێنراون بۆ نمونە زەوی خڕە هەرگیز ناکرێت هەڵەبێت زانستی سەلمێنراو هەرگیز بە درۆ ناخرێتەوە بەڵام ئەو زانستەی کە ناجێگیرە وەک گریمانەکان و تیۆریەکان هەندێک جار بە هەڵەدا ئەچن هەندێک زانای موسڵمان هەیە کە ویستویانە تیۆریەکەی داروین بسەلمێنن بە قورئان شتێکی بێمانایە هەر بۆیە نابێت پەلەکەین لە بڕیاردان و هەوڵ بدەین هەموو شتێک بسەلمێنین لە زانستدا ئەبێت وریابین کە ئایا سەلمێنراوە جێگرە یان نا ئەگەر سەلمێنرا سوپاس بۆ خوا قورئان هەرگیز لە دژی ناوەستێت و ئەگەر ئەو زانستە گریمانە بێت لەوانەیە ڕاست بێت و لەوانەیە هەڵە بێت وەک تیۆری تەقینەوە گەورەکە تیۆری تەقینەوە گەورەکە پێشتر تیۆری بوو بەڵام لەم سەردەمەدا بوو بە ڕاستیەکی زانستی بەهۆی بوونی کۆمەڵێک بەڵگەوە واتە تیۆری تەقینەوە گەورەکە تا دوێنێ گریمانە بوو ئەمڕۆ کە بوو بەڕاست منیش بەکاری ئەهێنم ئێستا گریمانە هەیە ئەڵێت مرۆڤ لە یەک جووت چینەوە دروست بوون کە ئادەم و حەوا بوون من بەکاری ناهێنم چونکە نەسەلمێنراوە هەرچەندە لەگەڵ قورئانە گونجاوە کە ئێمە لەو دوانەوە پەرەمان سەند بێت بەڵام بەکاری ناهێنم چونکە نەسەلمێنراوە هەر بەو مەبەستەی کا پەیوەندیەکی بەردەوام هەبێت لە نێوان قورئان و زانستە ئەبێت تەنها ئەو زانستە بەکار بهێنیت کە سەلمێنراوە و وەک گریمانە نین لەبەر ئەوەی قورئان زۆر لەم زانستەی هەیە بەرزترە من نامەوێت قورئان بسەلمێنم لە خودداوەیە بە هاوکاری زانست و نەهاتوم یارمەتی زانست بم بە قورئان چونکە بۆ ئێمەی موسڵمان قورئان پێوەری سەرەکیە بۆ ئاتایست بێباوەڕ و ئەوانەی موسڵمانن لەوانەیە زانست پێوەری سەرچیان بێت من لێرەدا هەوڵ ئەم پێوەرەکەی یان سەرچاوەی زانست کە بەکار دەهێنم و بەراوردی ئەەکەم با پێوەرەکەی ئیسلام کە قورئانە من نەهاتوم قورئان بسەلمێنم کە لە خودداوەیە بە یارمەتی زانست بەڵکو لێکچواندنیان نیشان ئەدەم بۆ ئەوەی گەورەی قورئان پیشان بدەم و بڵێم ئەوەی کە زانست ئەمڕۆ دۆزیویەتەوە قورئان 1400 ساڵ لەمەو پێش باسی کردووە و هەوڵدانم بۆ ئەوەیە کە بڵێم سەرچاوەی موسڵمان زۆر لە زانستەکەی تۆ لە سەروتر و بەرزترە کەواتە پێویستە باوەڕ بکەین بە قورئان کۆتا پرسیار بۆ دکتۆر کامبڵ ئەم پرسیارە وەک ئەوەی پێشتر وایە ئەڵێت دکتۆر کامبڵ هاوبۆچوونە لەگەڵ دکتۆر زاکیردا کە ئەو هەڵانەی هەیە لە ئینجیلدا و ناتوانێت وەڵامی باتەوە ئەمە واتای ئەوە ناگەێنێت کە ئینجیل لە خودداوە نەهاتووە هەندێک شت هەیە لە ئینجیلە من ناتوانم ڕوونی بکەمەوە و وەڵامم پێ نییە بۆی لە ئێستایە و نیازم وایە کە چاوەڕێم تا وەڵامەکەی بدۆزمەوە کۆمەڵێک بەڵگەی شوێنەواری زۆر هەیە کە ئەیسەلمێنن ئینجیل ڕاستە لەبارەی شارەوە یان پاشا و هەتا دوایی و باوەڕم وایە کە بەڵگەی باش هەیە ئینجیل ڕاستە و مێژوێکی سەلمێنراوی هەیە کۆتا پرسیار بۆ دکتۆر زاکیر پرسیارەکە ئەوەی کە ئایا هەڵەی ژمێریاری زیاتر هەیە لە نازانم چی نووسراوە ئینجیل یان ئیسلام هەڵەی زیاتر هەیە لە ئیسلامە یان ئینجیل نازانم چی نووسراوە بەڵام هەردووچی وەڵام ئەیەمەوە نووسراوە هەڵەی زیاتر کەواتە ئینجیلە چونکە باسی هەڵەی ژمارەییم لەوەدا کرد سەبارەت بە ئیسلام قورئان دەفەرموێت لە سوورەتی نیسا ژمارە 4 ئاەتی 82 ئایا بەباشی بیر لە قورئان ناکەنەوە ئەگەر لە غەیری خودداوە بهاتایە ئەوە گرفتی دژیەکی زۆری تێدا ئەبوو بەڵام یەک دانە دژیەکی تێدا نییە سەبارەت بە هەڵەی زیاتر لە ئینجیلە 5 دقە بەش ناکات لەوانەیە 5 ڕۆژیش قورس بێت لەسرم هەر چۆنێک بێت هەندێکی باس ئەەکەم لە ئینجیلی پاشاکانی دووەم بەشی 8 دقی 26 دەڵێت کە ئەخزیە 22 ساڵ بووە کە پاشا و دەسەڵاتی گرتە دەست لە مێژووی دووەمدا بەشی 22 دقی 2 دەڵێت کە ئەخزیە 42 ساڵ بوو کە پاشا و دەسەڵاتی گرتە دەست باشە 22 ساڵ بوویان 42 ساڵ ئەمە هەڵەیەکی ژمارەیە بۆ هەڵەی زیاتر لە مێژووی دوودا بەشی 21 دقی 20 دەڵێت یەهورام باوکی ئەخزیە لە 32 ساڵیا فەرمانڕەوایی دەست پێ کرد و بۆ ماوەی 8 ساڵ بەردەوام بوو و لە تەمەنی 40 ساڵیدا مرد هەر لە دوای ئەوە ئەخزیە بوو بە فەرمانڕەوا لە شوێنی باوکی لە تەمەنی 40 ساڵیە ئەمرێت و کوڕەکەی ڕاستەوخۆ لە 42 ساڵیا شوێنی ئەگرێتەوە چۆن کوڕ ئەبێت 2 ساڵ لە باوکی گەورەتر بێت باوەڕم پێ بکەن لە هۆلیۆدیش فلیمی ئاوای پێدروست ناکرێت لە هۆلیۆدیش فلیمی وا نابینن ئەتوانن لە هۆلیۆد فلیمی دایناسۆر و تیمساح و مار دروستکەن بەڵام ناتوانیت فلیمێک دروست بکات کە کوڕ 2 ساڵ لە باوکی گەورەتر بێت بە موعجیزەش هەر محاڵە بە موعجیزە ئەتوانیت ئافرەتێک زکی پڕ بێت بێ پیاو بەڵام ئەوە محاڵە کوڕ 2 ساڵ لە باوکی گەورەتر بێت
لە ئینجیلی سامۆئیلی دووەمدا بەشی 24 دەقینۆ کە ئەو خەڵکەی بەشداری شەڕیان کرد کە ڕێزێک ناو ئەیە تێیدا ئەو خەڵکەی بەشدار بوون لە سامۆئیلی دوو بەشی 24 دەقینۆ ئەوانەی بەشداریان کرد ژمارەیان 800,000 خەڵکی ئیسرائیل و 500,000 تری خەڵکی جودا بوون. بەڵام لە ئینجیلی مێژووی یەکەم بەشی 21 دەقی 15 دەڵێت 1,100,000 کەس بەشداری کرد لە خەڵکی ئیسرائیل لە شەڕەکەدا و 10,460 کەس بەشداری کرد لە پیاوانی جودا. ئایا 800,000 کەس بەشداری کرد لە پیاوانی ئیسرائیل یان 110,000 کەس بوون لە پیاوانی ئیسرائیل بەشداری شەڕەکەیان کرد؟ ئایا 500,000 کەس سەر بە جودا بوون یان 1,460,000 کەس سەر بە جودا بوون و شەڕەکەیان کرد؟ و ئەمە دژیەکی زۆر ڕوونە لە ئینجیلە. و لە سامۆئیلی دوو لە بەشی 6 دەقی 23 دەڵێت میکال مناڵی نەبووە هەتا مرد. لە کتێبی سامۆئیلی دوودا بەشی 21 دەقی 18 میکال 5 کوڕی هەبوو. لە یەکێکیانە ئەڵێت منداڵی نەبووە و لە یەکێکی تردا ئەڵێت 5 کوڕی هەبووە. دانەیەکی تر بزانن لە مزگەینی مەتادا بەشی 1 دەقی 16 ئەڵێت لەبارەی ڕەچەڵەکی عیساوەیە سەلامی ئەڵڵای لەسەر بێت. هەروەها لە مزگەینی لۆقا بەشی 3 دەقی 23 دا ئەڵێت باوکی عیسا کە یوسفە باوکی یوسف یعقوب بووە. بەڵام لە لۆقادا بەشی 3 دەقی 23 ئەڵێت باوکی عیسا یوسف بووە و باوکی یوسف هالی بووە. ئایا یوسفی باوکی عیسا دوو باوکی هەبوو؟ چی بە کەسێک ئەڵێیت کە دوو باوکی هەبێت؟ یان هالی باوکی بووە یان یعقوب؟ زۆر سپاس. بەو هیوایی توانی بێتمان سوودێک بە خوشکان و برایانی موسڵمان بگێنین. لە کۆتایی ئەم کتێبەدا داوای دوعای خێرتان لێ دەکەین بۆ زۆر بەڕێز دکتۆر زاکیر نایک، خوای پەروەردگار پاداشتی بەخێری بداتەوە لەسەر وەڵامە جەرگ بڕەکانی بۆ دکتۆر ولیام کابێڵ. خوای پەروەردگار هیدایەتی ئەو و تەواوی ئەوانشکا لەسەر بۆ چوون و ڕای ئەون بدات. خوای پەروەردگار زیاتر ئاشنا و شارەزامان بکات بە دینە ڕاست و تەواو و پیرۆزەکەی خۆی و بە قورئانی پیرۆز کە کەلام و فەرمایشتی ئەڵڵایە. لە دوعای خێرتان ئێمە و هەموو موسڵمانانی سەرڕاست ئەوانەی لە پێناو گەڕانەوەی حەق و ڕاستی تێدەکۆشن بە قەڵەم بە چەک بە هەر جۆرێک بە قسە خوای پەروەردگار پاداشتی بە خێریان بداتەوە. سبحانك اللهم وبحمدك وأشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك والسلام عليكم ورحمة الله وبركاته. خوێنەری بەڕێز ئەم کتێبە بە کۆتا هات.